خەڵکە کوردەوار وەختتان وەخێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. دادگای هەژدەی قیامەتیانە هەڵەبجە بەردەوامین لە بەرگوزارکردنە دادگاهای نەمادین یا تریبوناڵێک کە ئەبعادە زەوایای جینۆسایدە سیستەمەتیکە دەوڵەتەکانە منتەقە بەر ئەلەیهە ئومەتە کوردی لە فاجعەی هەڵەبجە بەڕەسی بکەین. بەڵام پێشووتر مقدمەکەی ئمڕۆمان مقدمەی دادگاهە هەژدە فەرقە کاتەکە مقدمەکانەترا هەم ڕەبتی هەست بە دادگاکە و هەم ئەتوانێت بێ ڕەبت بێت. من پێشووتر بەر لە مقدمەکە ئینڤایتێکی کاک ئیسماعیل بەڵخەیی بکەم. بەڵێ ئەکسەریەتی ئێمەمانان لە دنیایەکە ئەژین کە نظامە سوڵتەی جیهانی وا تەبلیغەکات کە ئیدە مهم نییە، پراگمەتیزم و عەمەلگەرایی مهمە، بەڵام هیچ عەمەلگەراییە و پراگمەتیزمێ بدونە ئیدە ئیمکان پەزیر نییە. ئەوەی بەخۆی ئێژێت چەپ ئێشێ حتمەن لەسەر کۆڵەکەی کۆمونیزم وێسیاوێت، لەسەر عەقایدە مارکس وێسیاوێت. ئەوەی بەخۆی ئێژێ لیبراڵ ئێشێ حتمەن تەفەککورێک و ئیدەیەکی لیبرالیستی لە پشتاوێت. بە هەمان سوورەت کەسانێک کە باوەڕمەندانە مختلف بە مەکاتب و مەزاهب و ئەدیانە جۆرا و جۆرن هەرکام وەسڵن بە ئیدەیەک و بدونە ئیدە لەم جەهانە هیچ اتفاقێک ناکەفێت. عەمەلگەرایی بدونە هەبوونە هیچ بەستەرێک لە ئیدە مەعنا و مەفهوم پەیدا ناکات. حتا ئەدۆڵف هیتلەرێک ئیدەیە نازیسمی نەبێت ئیمکانی نییە ئەڵمانێکی نازی دروست بووە کە بتوانێت پەلامارە ئوروپا بدات و بتوانێت کە ئستعمارگەرانە ئوروپایی بێرەتە ژێر ئیمپراتوریەت و ڕایشە سەووەمە ئەدۆڵف هیتلەر. پس ئێمە ئەزانین کە ئیدەس ئەتوانێت و سنگومەنە کە ئەتوانێت مەبنای حرەکەت و عەمەلە تۆ مشەخەس بکات. بەرقەرارکردنە دادگاکانە هەڵەبجە بدونە هەبوونە ئیدە ئیمکان پەزیر نییە. بۆ ماوەی 33 ساڵ هیچ کەسێک نەی ئەتوانی ئەبعادە مختلفە ئەم مەسئلە بەڕەسیکە. یەک بۆ خاترەوەی هیچ کەسێک بە جینۆساید پێناسەی نەئەکرد، تعریفێکی لە جینۆساید نەبوو و نەی ئەزانی بەر ئەساسە کامە ئیدە لەسرە ئەم دادگا بکۆڵێتەوە و ئەقامەیە دەعوا بکە. دەربەهترین حاڵەت بەر ئەساسە دەیتاهایە کە دریاگەسە دەرەوە ئەچووە قاڵبە نەزانمکاری و بێعەقڵی و گشتیشی جەمەوە لە دڕندەیی و لە جنایەتکاریە سەدام حوسێنێکیش کە تحتە تاقیبە هیچ قانونێکی بینالمللی قەراری نەئەگرت. بێ ئیدە ئیمکانی نییە کە هیچ عەمەڵێک سوورەت بگرێ. بزانن بۆ خاترەوەی مثالێک بدەم تا باشتر لە یەکتری تێبگەین. لە 100 ساڵی ڕابردوو و مشەخەسەن لە 300 ساڵی گذەشتەوە نظامە سوڵتەی جەهانی دەستگاهە جودۆ کریستیانەتی لە سەرزەمینە کوردەوارە گەرەکیان بوو کۆرپۆرێشن دروست بکەن بەناوە دەوڵەت ملت یان نیشن ستیت. با من شتێک پشتڕاست بکەمەوە لەگرا. تەواوی ئەو کشوەرە ئوروپایانەی وا ئیمڕۆ کەسانێک لە ژێرە ناوە ناسیۆنالیزم بازی هەن بە شوێنە ناسیۆنالیزم بازیە کە ئەنەهوو لە غەربیان گرتگە هیچ وەخت لە توو لە عمریانە دەوڵەت ملت نەبووگن. هیچ وەخت نە بریتانیا، نە فەڕەنسا، نە ئیسپانیا، نە ئیتالیا و هیچ ناسیۆنالیزمێکیان نەوگە. من هەرچی ئەگەڕێم نازانم ناسیۆنالیزمە ئینگلیسی چییە، فیشەن چیپسە، بازیە کریکتە، فوتباڵە، معلوم نییە چییە ناسیۆنالیزمە ئینگلیسی. دول ئوروپایی هیچ وەختێک نیشن ستیت نەبووگن، بەڵکو دەوڵەتەکانە ئوروپا ئیمپراتوریەتە ئستعماری بووگن. وەختە تۆژی گریت بریتن پەرچەمەکەی بەسەر نیۆ ئینگلەند و بەسەر یاڵەتە متحدەیە ئەمریکا و
بەسەر کۆمپانیە هەندە شەرقی و بەسەر وڵاتان ئاسیای جنوبە شەرقی و بەسەر وڵاتان ئافریقاییە پەرش و بڵاو بوو. وەختە توێژی ئیسپانیا پەرچەمەکەی بەسەر ئەمریکای لاتینا بڵاو بوو. وەختە توێژی فەڕەنسا پەرچەمەکەی بە مستعمرات و جەزائیرە و قیانوسە ئارام و ئەتڵەسا بڵاو بوو. بەسەر ئەلجەزایر و بەشێک لە ئافریقا بڵاو بوو. هەروەها بلژیک، هەروەها هۆلەند. ئەمانە هەر کامیان کە ئەمڕۆ لە چوارچەوەی اتحادیە ئەوروپا کۆبوونەوە لە یەک چرکە لە تاریخە عمریانە دەوڵەت میلەت نەبووگن و نەیشن ئستەیتیش نەبووگن. بەڵام ئەم درۆ گەورە لەکوێ هاتە دەرۆ؟ لەوەی کە ئەمانە هاتن اتحادیە ئەوروپایان دروست کرد، درۆیەکی گەورەیان خستە پشتی و وتیان کە ئێمە چون دەرسمان گرکە لە جەنگە جەهانیە دووەم دەرنەتیجەتین اتحادیە دروستەکەین تا دەفعەیەتر شەڕمانتیا دروست نەبێ. ئەمە درۆیان کرد. درۆکە ئەمە بوو کە دەورانە ئستعمارگەری تەمام بوو شێوەیەکی تر و سەبکێکی تر لە حکمڕانی و لە ئیمپریالیزم دەسی پێکرده بوو. یاڵەتە متحدەی ئەمریکا بە عنوانە ڕۆمە دنیای جەدید هاتبووە بەرەوە و ئەمانە شکستیان هاورده بوو لەو بەشەی کە بە شێوەیە جاران نەیان ئەتوانی ئستعمارگەری ئێدامە بدەن. لذا بێ ئەوەی کە قاڵی دەربێرن و دەنگی دەربێرن فەورەن اتحادیە ئەوروپایان دروست کرد کە بازاڕێکی اقتصادیە گەورەیان بوێ کە ئەنەهوو کەسێ نەپرسێ ئەمانە نەیشن ئستەیت وبن هیچ وەخت و نەیشن ئستەیتیش نەبووگن. هەر بەم دەسەو بێ لە تێیە سەد ساڵە ڕابردووە ئەوانەی کە مەسەلەن لە سەرزەمینە کوردەوارە نەیشن ئستەیتیان دروست کرد وەختێ تعقیبە تەفەکراتە ئەندیشمەندانە فارسی ئێرانی کە خۆیان بە فارس پێناساکەن مشتێ هاوەرەندەگانە هندیە پارسی و مشتێ جوولەکەی ئانووسی کە بە زمانێکی یەدیش بوون بە ساحبە کۆرپۆرێشنێک داعیەیە ئەمە ئەکەن کە گویا 2500 ساڵە سەرزەمینە ئێران لە ژێرە دەسە ناسیۆنەلیزمە ئێرانیە بە دینە زەرتشتی و دووگانەیە ئەهریمەن و هەورەمەزدا و بە فەڕەهە ئیزەدی و نظامە پادشاهی و دینیاری و شەهریاری لە ژێرە ئستبداد مطلقەیە پادشاها ئیمپراتوریەتیان بووگە. فەخر و شکۆیان وا لە تەمەدونە پارسیە 2500 ساڵەیانە. لە نەزەرە ئەوانەوە دموکراسی معنایەکی نییە. دموکراسی حکوومەتە قانونە و حکوومەتە قانونیش فرشتە مزەخرەفێکە. لە کناریە ئەمان شرافەتیان هەست. تەمەدونە 2500 ساڵەیان هەست. ئیرانە بزرگیان هەست. ئەدەبیاتە فارسیان هەست. شعر و بولبول و قەنە پارسی و ئەم جۆرەشتانیانە هەست. وەلێ وەختی هیچ کەس نەیفەهمی لەم سەرزەمینە ئێمە وەختی جوولەکە ئەمە دائەنێ بۆ ئەمانە و ئەمانە تەبلیغی ئەکەن هیچ وەخت لەم سەرزەمینە ئەو تڕەهاتەی کە ئەمانە تەحتە ناوە دموکراسی تعقیبیەکەن ئیمکان پەزیر نەخواهد بود چون ئیدەکە وانییە. ئیدەکە ئەمەسە ڕەزا شاهێکی قولدور بێرن دەوڵەت دروستکە خۆمەینیەکی ویلایەتە فەقیه مطلقە بێرن حاکمی کەن و بعدەن مخالفینە ئەم دەوڵەتە بڕواتە ناوە خیابان سپای پاسداران هانەهانەی بە بێژن ڕزا شاه ڕوحەت شاد. ئوسوولەن لەم سەرزەمینە جەعلیە لەم کۆرپۆرێشنە جەعلیە لەم تاریخە جەعلە لەم مردمەوە مردم نەبووگە لەم سەرزەمینە بێ جامع بێ مردمە هەر دیکتاتۆرێک هەر مستەبدێک هەر کابرایەک کە دابنیشێتە سەرە کورسیە قودرەت بۆ ئەمانە شکل و کوورش کەبیرە و بە کوورش کەبیری ئەشۆپێنن. تۆ ئێستا ئەفەهمی کارکردە ئیدە یعنی چی؟ بەچی ئێژن ئیدە؟ ئێران بەرەو کامە ئیلتجا ئەڕوا؟ بەرەو کوێ ئەڕوا؟ دوای عەلیە خامنەیی چه ساختارە حکوومەتیە قەرارە بێت؟ پەل ئەهاوێت زیندی و ئەکەنەوە ئیمپراتوریەتە ئێرانی. بەچەکانیشی یەکێتیە نیشتەمانی پارتە دموکراتە کوردستانە عێراق پەکەکە ئەمانە گشتی بەچەکانە دەوڵەتە ئێرانیە یەهودین کە لە ئەساسە هەمان خوێندنەوە تێتە دەرەوە. بۆ منم پێشەکیاتم لەبەرەوەی گەرەکمە زەهنە مردمە کوردەوار تەنویر بکەمەوە بابەتە دادگاکانە هەڵەبجە.
ئێژێ ڕۆژێک کابرایەک لە بیابانێکا خەریک بوو تێ ئەپەڕی چاوی کەو بە کابرایە خەریکە لە برسیەتی و تیونێتیا ئەمرێ خستیە پشکۆی ئەسپەکەی نانی پێدا ئاوی پێدا منزڵێک ڕووین گەینە جێگەیەک ژێرە دارێک و کانی ئاوێک لە ناو بیابانەکە وتی پشوویەک بدەین و استراحەتێ بکەین پاڵ کەوتن کاوراوا خەریک بوو لە برسا و تینی گیا ئەمرد دار و نەداری کابراوی خەیر و پیای جوامێری دزی سواری ئەسپەکە بوو دەرچوو کابرا لە پڕێکە هەستا لە خەو قاوی لێکرد بێسە کابرا ئاوڕێکی داوە وتی بزان لە گرا کە ئەڕۆی حەکایەتە ئەم دزیتە بۆ کەس باس مەکە مەبادا ڕسمە جوامێری لە دنیا کۆ بووێتەوە کەس جورئەت نەکا جوامێری بکە کەس جورئەت نەکا مەردانەگی بکە بۆ خاتری ئەوەی کە ئەم کارەی من لە حەقە تواکردم جوامێری بوو ئێمە لە سەرزەمینە کوردەوارە لەناوە ئومەتێکی کاولبووگە کە بە درێژایی 300 ساڵە ئیهاڕن و شەهوەتی گەورە ئەکەن و بنچینە و شیرازەی جامعی و میراسە تاریخیەکەی لە بین ئەوەن تەکە ئینسان گەلێکا ڕوبەڕووین هەر کاممان ئافاتێکمان واپێ لە دیبێتەکانە پێشووترا وتم منیش بە ئەندازەی ئەم مەردەمە شەهوەتم هەست منیش حەز بە پوڵەکەم منیش حەز بە ژنە جوانەکەم منیش حەز بە هەرچی شتە ئەەکەم بەڵام ڕۆژێ دەسمدا ئەم کارە وتم ئێشەی یەک نەفەر پەیدا بوێ لەم سەرزەمینە بە هیچ چێ نەخەڵەتێ بە هیچ چێ یەک نەفەر پەیدا بوێت بە هیچ چێ تەتمیع نەکرێت بۆیە دەسمدا ئەم کارە بۆیە فرە کەسێک نزیکە بێتەوە لە ئاخێز من گەرەکمە ڕەهبەران دروستکەم بۆ ئەم سەرزەمینە کە ڕۆژێ مردم ئەم مەت نەبێ ساحێب نەبێت ئەم مردمە بکەوێتە سەر ڕێ سەعەتها وەخت دانێم کەسانێک پەروەردە بکەم کردیتیان پێدەم ئێعتباریان پێدەم ناویان تێرم بۆ خاترەوەی ئەم مردمە بێ ڕەجولە سیاسی نەبێت بێدانا نەبێت بەڵام متعسفانەم کاولکاریە تەأسیرە خۆی دانیاگە من چوون لە دیبەیتەکانە دادگاه وتبووم ئەم دادگانەی کە من بەرگوزاریەکەم و ئەوەی کە ئاغایە دانای هەڵەبجەی بەرگوزاریەکە دووباڵ یەک پێیکەرن لەگرام مەجبورم بۆ ڕوونکردنەوەی ئەفکارە عمومی بێژم دادگاهایە کە ئاغایە دانای هەڵەبجەی ئەیوات لە نەزەرە ئێمە فاسد و لە نەزەرە ئێمە منحرفە و من فکرم ئەکردەوە کە حکوومەتە هەرێم یا هەر کەسێکی تر لە پشتە حکوومەتە هەرێم گەرەکی بێت ئەم دادگانە بەرە و مەسیرێکی تر بوات هەدەفە دادگاکانە هەڵەبجە ئیسباتە جینۆسایدە هەڵەبجەس نێ بە شوێنە دزیکردنە ئەم و فزیکردنە ئەو یەکی و دەس و قاچ بڕینە ئەمە و دەس و قاچ بڕینە ئەو یەکی و ئیجازەیش نادەین کەسێک بەناوە ئومەتە کوردی و بەناوە مەئاساتە ئومەتە کوردی و دوکان بۆ خۆی بکاتەوە و شۆهرەت بۆ خۆی دروستکە و ئەمما من دیبەیتێکی ترم کردگە کە ئەنەهوو نامەیەکی ئاغای دانای هەڵەبجەیی خەتاب بە پاپای ڤاتیکانم تەفسیر کردگەسەوە ئەو نامە دیکتەی خۆم بووگە ئەدەبیاتە خۆم بووگە بۆیە خۆیشم تەفسیرم کردو تۆ ئەگەر ئیدەت نەوێ نامەی وا ناتوانێ بنووسی تۆ ئەگەر ئیدەت نەوێت نایژی دەستگاهە جود و کریسیانەتی عاملانە نابودکردنە سەرزەمینە ئێمن کە من لەو نامە بە سەراحەتەن بە کەڵکوورگرتن لە کارەکتەرەکانە ڕۆمانە مۆرشەد و مارگاریتا ئەو نامەمە هۆنیەوە هەر کەسێ دیبەیتەکانی منی گوێ دابێت ئەو نامەی شب خوێنێتەوە ئەزانێ ئەوە ئەدەبیاتە ئێمەس بەڵام چوون ئەمانەم وتبوو و کرابوو بە دیبەیت و لەسەر ئەم دادگا مقدسانەی ساحەتە ئومەتە کوردی خەریکە انحرافاتە گەورە دروست ئەوێت واجب بە سەرجانم زانی بۆ یەک بار لە تاریخ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەوزیحاتێک سەبارەت بە مەسائلێکی مشەخص بدەم لەبەرەوەی تۆمار ئەکرێ ئەمێنێتەوە و ئەکرێ بە ئارشیڤ دنیای ئەمڕۆ واسە ئینسان زات ناکە دنیای قەشەنگێ نییە ئینسان زات ناکە بە کەسێ بێژێ پیاگە زات ناکە بە کەسێ بێژێ کوڕە خاسەیی چون سوحا ئیمکانی هەست جۆرێتە ڕەفتارکە نازانی وەزنی چەندێکە نازانی قیمەتی چەندێکە متعسفانە
کاک ئیسماعیل ئێوارەتان باش بەخێر بێن. سڵاو لێ بە کاک پەیمانگیان، ئێوارەی تۆش باش، شەوت بخێر. سەرچاوم ببەخشن، مقدمەکەی ئێمە ئەمڕۆ هەم واجب بوو، هەم ئەی خوارد بە دادگاکە، هەمیش نەیە خوارد. ئەمە هەر لە ڕاستای دادگا بوو و تۆزێک باعث بوو کە ئێوە منتەزر بن. کاک ئیسماعیل، ئێمە ئەو شەوەی کە تەشریفتان هاورد لە دادگا ئەووەڵا لە خاتراتە جناب تا گەیشتینە شارەکە حەسەن ئاوایە ڕوانسەر، و ئێوە فەرمایشتان کرد کە بەردەوام ئەبن. دووبارە هەر کامل خۆتان معرفی بکەن و لەبەرەوەی کەسێک ئەم دادگا بوێنێت ئێوە هەر بۆ تاریخ ناوتان ماوێتەوە و لە هەر کوێکا کە پێتان خۆشە فەرموون دەست پێ بکەن. بە ناوی خواوە دەستەکانت خۆش بێ کاک پەیمانگیان، سەرکەوتووبی. من ئیسماعیل ئەحمەد حسێن بەڵخەیم، دەرچووی پەیمانگای تەندروستی ساڵی 1986 و ئەو کاتێک کە کارەساتی هەڵەبجە بوو من تەمەنم 22 ساڵ بوو، ئێستا 55 ساڵمە، دانیشتووی سلێمانیم. لە سەر لایڤەکەی پێشوو یەک دوو برای خۆشەویست لە دەرەوەی وڵات پرسیاری ئەوەیان کرد بوو، بە تایبەتی کاک بێسوون نەقشبەندی کە دانیشتووی فەڕەنسایە، پرسیاری ئەوەی کرد و حەزەکەم لە لایڤی داهاتووە و لە دیبێتی داهاتوە ئەومان بۆ ڕوونکەیتەوە کە تۆ ئەمە موشتانت بەسەر هات، ئێمە خستە گریان. ئێستاش کە من ئەم کۆمنتە نووسم بۆ تۆ چاوم هەر پڕ لە گریانە، بەس تۆ زۆر عادی بووی، نەگریایی وەکو شاید حاڵەکانی تر، بگرە جارجاریش بە خەندەوە لەسەر لێوەکانت خەندەمانە بینی، مۆزوعەکانت دەبیست باسە کرد. کاک بێسوونگیان، من زۆر گریام، وا نەزانی کە من بێتاقەت ناوم. من چاودەستی عەدنان کەریم و میدیە حسێن ماجەکەم کە شیوەنیان کردو بۆ هەڵەبجە، هەر کاتێک دەنگی ئەو دوو پیاوانە ئەبیسم، ئیتر نەنانم پێ ئەخورێ، نە ئەخرەگرم نە قەرارەگرم. و هەموو ساڵێکیش لە یادی هەڵەبجە من حاڵم زۆر ناڕەحەتە، هەموو ساڵێ لەو یادەتا بێقەرارم، حاڵم شڕە، هەموو ساڵێ لەو یادەدا بێقەرارم، حاڵم شڕە، هێندەی گیرفانی کوڕانی دوو بنەماڵە دڵم پڕە. اینجا هیوادارم تێبگەی لەمە بەستەکەم کاک بێسوونگیان. دوای ئەوە من بەڕاستی بیرم کردەوە کە گریان و شیوەن و ئەرز و حاڵبردن بۆ ئەملا و بۆ ئەولا لەوە ئەچێت دادێکم نەیە، زاتێکم دۆزیەوە کە خوای گەورەیە، ئەرز و حاڵی خۆم بردە لای ئەو و هەموو شتەکانم تەسلیم بە ئەو کرد. بیرم کردەوە لە جیاتی ئەوەی کە من شیوەن و زاری بکەم، بابیل لە حاڵی خۆم و پەروەرەگرتنی خۆم و پەروەردەکردنی مناڵەکان و پەروەردەکردنی کەسانێکی ئاوا بم کە جەنابی کاک پەیمان ئیشارەتی پێیە، کە نەبنە پرد بۆ زاڵمان، کە نەبنە دەستکەلای هیچ ئینسانێکی زاڵم، پیاو بن بۆ خۆیان بژین، هەموو مقدساتی خەڵکیان لا مقدس و پیرۆز بێ و زڵم و خیانەت لە هیچ کەسێک نەکەن. ئەوە بوو کاک بێسوونگیان. ئەگین ئێمە حاڵمان خراپە و هەرگیز کارەساتی هەڵەبجەمان لەبیر ناچێتەوە و هەمیشە زەخمی و خەمبارین بۆ کارەساتەوە. بەڵێ کاک پەیمانگیان، ئێمە ڕۆژی 1970 ڕۆژی جومعەیە، ڕۆژی دووەمە کە من گەیشتومەتە سەر خاکی ئێران، لەبەر ئەوە من لە حەڤەی سێیا عەرزم کردی وەتەک ماشینێکا لەوێ من دابەزیم و چوومە لای ئەو خۆشکەم کە لەسەر جادە لە شەهرێکی حەسەن ئاباد منتەزری من بوو. مناڵەکەیان لێ وەرگرتم و هەرچی چۆنە بێ، لەبەرەوە ئێوارە بوو من گەیشتمەوێ، ڕۆژم کردەوە و ئێمڕۆ 1970 ڕۆژی جومعەیە. شەهرێکی حەسەن ئاباد یەکەم وێستگەی خەمەکانی من بوو، شەهرێکی حەسەن ئاباد وێستگەی گریانی من بوو، شوێنێک بوو کە بیرم کردەوە لە ئازارەکانم، شوێنێک بوو کە شوێنی ساڕێژبوونی زەخمی جەستەم بوو، نەک زەخمی دڵ و مەغزم. شەهرێکی حەسەن ئاباد شوێنێک بوو کە گەڕام بە شوێن ئەو بریندارەی کە باسم کردوتم خستمە ناو تراکتۆرەکەەوە هێنایەن بۆ ئێران. شەهرێکی حەسەن ئاباد ئەوداڵ بووم بە شوێن ئەو بریندارە کە بیدۆزمەوە، لەبەر ئەوە لە ژیاتی دایک و باوک و کەسوکاری ئەمانەتێکی لە لای من دانابوو
و بە خۆشحاڵیەوە ئەمانەتەکەم پاراست وەکو کوڕەکەی خۆم حەزمە کرد بیەمە دەستی. دوای ئەوە کە لە بیمارستانی تاڵەقانی دەرچووم و چوومەوە لای کوڕەکە بۆ شارێکی حەسەن ئاباد چەند ڕۆژێکم پێچوو زەخمەکانم باش بوون بیرم لەوە کردەوە کە بگەڕێن بە شوێن مامۆستا فاتمە. یەکەم شوێن لە پاوەوە دەسم پێ کرد. اینجا با پێشتان بڵێم ئەو کەسوکارانە شارەکان ئەوەنە زۆر بوون جارجارێکیان وەتەکما هاتە تا شارێک بەڵامیتر بۆ شارەکانی یەزد و کرمان و تاران و ئەوانە بە تەنها ڕۆشتم. بیرکەرەوە لەو کات و ساتا کەسێک بەو حاڵەوە لە غەریبیە بەو دڵبرینداری و ناڕەحەتیەوە بگەڕێ بە شوێن کەسوکارە ئەبێت چۆن خەڵک حاڵیکە. بەڵام ئەرزوو حاڵ و ناڕەحەتی دڵەکەی من وابوو کە ئەگەیشتمە هەر شوێنێک بەس ببینین و ناوی بیماری و ناوی زەخمی ئەوانەمە برد لەم حاڵیە بوون. چووم بەسەر کرمانشانە چوون بۆ یەزد، لەوێوە چوون بۆ کرمان، چوون بۆ تاران، لەو شوێنانەی کاڵەبجەیەکان شەهید بووبوون و نێژرابوون هەموو شوێنەکان گەڕام. ئەخینەن ڕۆژێک لەگەڵ کوڕێکی مامما کە ناوی وریا ڕەحیمیە ئێستا لە کرمانشانە دکتۆری سەیدەلانیە داروسازە، وتی با بچین لە کرمانشان بگەڕین. لە بیمارستانی تاڵەقانیەوە دەستمان پێ کرد ناردینیان بۆ باغە فیردەوس. لەوێ گۆڕستانەکانی ئێران بەڕاستی زۆر مرەتەبن. پیاوێک لەوێ بوو وتی مامۆستاگیان ئەو شەهیدانەی کە هێنراونەتە ئێرە من بەعزە معلوماتم هەیە، مەسەڵەن بۆ نمونە ئەم قەبرە هی کەسێکە تەمەنی حدودەن 22 ساڵە ژنە فڵانە شوێنی برینار بوو بەم ناونیشانەوە ئێمە هێناومانە ناشتومانە گەڕین بە شوێن ئەوە وتی تۆ مردووەکە تەمەنی چەندێکە؟ وتم من مردووەکەم سفید پێستێکە ئافرەتێکە تەمەنی 44 ساڵە لە پشتەوە لە ئاستی گورچیلەکانیان دوو برینی پێوە بووە. گەڕا بە ناو هەموو ملاحەزە و شتەکانە دۆزیەوە کە ئەمەی کە تۆ ئەڵێی فعلەن ئەم گۆڕەیە کە ژمارەکەی ئەمەنەیە هەرچی ناونوشانێک کە تۆ ئەیڵەی فعلەن ئەم گۆڕەیە کە ئێمە لێرە ناشتومانە. عەکسێکم گرت و هاتمەوە مشەخەسم کرد کە ئەوە معلومەن گۆڕی مامۆستا فاتمەیە. لەگەڵ دکتۆر وریا معلوم بوو لێمان و هاتینەوە بۆ شارێکی حەسەن ئاباد. خێزانم دوو خۆشیکەی بوون ئەوان زوو شویان کردبوو. دوای چەند ڕۆژێک هاتن بۆ لای من وتیان تۆ حاڵت چۆنە و کوڕەکە چۆنە و ئەی خۆشکەکانمان چیان بەسەراد و ئەی کاکەم و ئەی ئەمە و ئەی ئەوە و بەلحاصڵ منیش هەموو شتەکانم بۆ گێڕانەوە وتم ئەمە حاڵ و وەزعی ئێمەیە. اینجا دوای ئەوە مامۆستا فاتمەشم هێناوە وتی 20مانەکە هێناوتە، بەڵام ئەمە مەسیری مامۆستا فاتمە بوو کە لە بیمارستانی تاڵەقانی وەفاتی کردو لە باغە فیردۆس نێژراوە ئەوەش ڕەقەمی قەبرەکەیەتی. بەڵام من ئامانەتێکی مامۆستا فاتمەم لەلا بوو حەزەکەم بە شایەتی 1-2 پیاو تەسلیم بە ئێوەی بکەمەوە. وتیان چییە؟ وتم مقدارە ئاڵتونە لەگەڵ مقدارێ پوڵە لەبەرەوە مامۆستا فاتمە وەختی خۆی تەسلیم بە منی کردبوو ئەوە ئێستا ئەو نەماوە حەزەکەم منیش تەسلیم بە ئێوەی بکەمەوە. ئەمە ئەڵبەتە ئەدەبیاتێک و تەربیەک و ئەوەیە کە من پیاوێکم سپاس بخوا ئەگەر بموتایە وەکو ئەوانی تر وەکو ماڵەکەی خۆم وەکو خێزانی خۆم ئەویش فەوتاوە ئەم توانی بڵێم، بەڵام ئەمە لە سلوکیاتی پەروەردەی ئێمانیە. بە شایەتی 1-2 پیاوی وەک جەنابەت ئەمانەتەکەم تەسلیم بە دوو خۆشتی کردەوە. ئیتر ناونیشانی قەبرەکەی مامۆستا فاتمەشم پێیان. دوای ئەوە ئیتر من خەریکی زیندەگو و سەری حاڵی خۆم بووم. دەقیقەن لە 1/4 کە ئەکاتە ئیمڕۆ 1970 شاد بوومەوە بە ئیبراهیمی برا. با بگەڕێمەوە بۆ هەڵەبجە. ئێمە کە لەو ماڵە ئەژیان دوو کەسمانوەتە کابوون تەلەبەی دانیشتجوو بوون. یەکەم مامۆستا ناسکە کە شاید دەسەی گوێی لە دەنگم بێ ئێستا ماوە ئەلحەمدولیلا زیندەگیەکە کچی مامۆستا تەوفیق بوو. یعنی من پوری مامۆستا ناسکە خێزانم بوو لەگەڵ ئێمە زیندەگیەکرا وەختە ئیزدیواژی نەکرد دانیشتجوو بوو و هەروەها ئیبراهیمی برام کە ئەویش دانیشتجوو بوو. مامۆستا ناسکە لە بەغداد بوو، ئیبراهیمی برام لە شاری عەمارە بوو. ئێمە کە ئەومان بەسەر هات ئەوان گیریان خواردوو ئیتر بە چەند ناڕەحەتی و بێتاقەتیەک هەتا توانیان بگەنە لای ئێمە. لە 16 سێوە ئێمە وامان بەسەرات کاک ئیبراهیم هەر منتەزیر بوو لە نەقلیاتی سلێمانی کە من کەی بڕۆم و هەواڵم چۆن بێ ئەمسەر و ئەوسەر شتێکی کەمی بیستوو بەس وتبوویان ئەو ماوە بڕوای نەکرد بوو. 1/4 لە شارێکی حەسەن ئاباد کاک ئیبراهیم گەیشتەوە بە من کە ئەمەم بەڕاستی شتێکی زۆر خۆش بوو بۆ من. لەبەر ئەوە برایکیشم لە بەغدا کارمەند بوو
هاتووێ بۆ هەڵەبجە لە تەک ماڵ و مناڵەکەیە ئەویش بەر کارەساتی هەڵەبجەکە و هاتوو بەس ئەو تا ئەو کاتە زیندوو بوو لە سەریاز بوو سەری ئەیا لە من و هات بۆ شارێکی حەسەناباد بەڵام زۆر خەمی کاگی ئیبراهیم بوو لەبەرەوەی وەتەک منە ئەژێ ئەو دانیشتجوو بوو و ئەویش خەمی منی بوو لە یەکی چوارە کە ئەکاتە ئەڵە بەیانی جمعەیە ئیمڕۆ یعنی یەکی چوار جمعە بوو ساڵ 1970 کاگی ئیبراهیم گەیشتەوە لای من و بە یەکتر شاد بووینەوە باوەشمان کرد بە یەکترا لەبەر ئەوە هەر بە مناڵی دایک و باوکمان نەمابوو هەموو جارێ لەگەڵ کاگی ئیبراهیمە بە یەکەوە ئەخەفتین لە ژێری یەک لێفا تەنها ئەو خوێندنە کاگی ئیبراهیمی لە من جیا کردەوە ئەگین ئێستش لەخوا بە زیادێ لە سلێمانی هەر بە یەکەوەین و بە یەکەوە زیندگیەکەین ئەمە شتێکی زۆر خۆش بوو بۆ من بەڵام وامان بە چاکزانی ئەلبەتە دەوڵەتی ئێران شرایەتی خۆی هەبوو من وەک جەنابەت فەرموود احتیماڵەن شانسێکم بوو بێ بەوەی کە بەو مناڵەوە نەکەوتمە ئۆردوگا و بێکەسیەکی زۆر وان بەخۆمەوە نەبینی لەگەڵ مناڵەکە لە ماڵی خۆشکم بووم لەو ماڵا لەو شارێکی حەسەنابادە کاک ئیبراهیمیش هاتە ئەوێ بەڵام پێمان باش بوو خۆمان معرەفی بکەین لەگەڵ کاک ئیبراهیمە مناڵەکەمان دانا چوین بۆ فەرمانداری پاوە لە پاوە خۆمان معرەفی کرد کە ئێمە برینار بووین و ئێستا وەزعمان باشە و ئەوە هاتوین کە ناومان بنووسن بچینە ئۆردوگا ئەمەیان تەحویل کرد بە ئۆردوگای سەریاز کە لەوێ برادەرێ لێو بەناوی ئاغای جەلالی خێمە و تەرتیبات و شتی پێیاین و ئیتر لەوێ خێمەیەکمان وەرگرت لە نزیکی ماڵی براکەمەوە وەتە کاک ئیبراهیمان لێوێ بوون بەڵام من هەر ئەوە نەمامەوە تا خێمەشتەکانمان وەرگرت و ناویان نووسن ئیتر من گەڕامەوە بۆ لای کاک ئەنەس بۆ لای مناڵەکەم لەبەر ئەوە من نەم ئەتوانی مناڵێک بەبێ بێشکە بەبێ شیر لە خێمەیەکە دابنێم یانێ خۆشە دەزانی دەوروبەری پاوە و اینجا بناری شاخی شاوە کە سەریاسە مانگی 4 و 5 و 6 هەر ساردە نەمەتوانی لێوێ بم ئیتر گەڕامەوە بۆ شەهرێکی حەسەن ئاباد هەتا مدەتێک کاک ئیبراهیمیش هەموو جارە سەری ئەیا لە من ئەهات و ئەچوو بەڵام دوای چەند مانگێک کەسوکارێکی باشمان لە شارێکی کامیاران بوو وامان بە چاکزانی کە من و کاک ئیبراهیم بچینە ئەوێ بچینە شارێکی کامیاران چوونە لای ئاغای جەلالی و فەرماندار و ئەوانە ئیتر سپاس بەخوا من نازانم یعنی کە موسیبەتەکانم یە بەسەرا خوای گەورە کەسگەلێکی وەک جەنابەت دڵنەرم ئەکا بۆم یعنی کارەکانم مەیسەرە بن ئەگین گواستنەوە هات و چووی خەڵکی لەو زەمانە زۆر ناڕەحەت بوو یعنی ئێران زۆر دەرگیری ئەگەر نەحەقیشی نەبوو لەبەرەوە ئێران وڵاتێکی داگیرکەر بوو شارێکی داگیر کردبوو بە یارمەتی خۆمان اینجا کەسەکانی ئاوارە بوون و خەڵکی کەشی لەگەڵا بوو ئەمن ئیستیخبارات عسکەری عراقی کە خەڵک ئەوەنە ببەخشن ئەڵبەتە کە فەرموون هەڵەبجە کەس نییە لە هەڵەبجە قەومی نەبێت و کەس نییە لە هەڵەبجە قەومی لە پاوە و جوان و ئەو راماناتان نەوێت یانێ جەناب دیسا فەرمووی کە من ئامۆزام دکتۆری داروخانەس لە کرماشانە داروسازە بەڵێ عەرزم بە حوزورتان ئەوە فرە ئاساییەکە ئێوە توانی بێتتان پارتی بدۆزنەوە یعنی ئێمەژین ئەوەی کە ئێوە چی پێژن بە پارتی کەسێک کە یارمەتیتان بات وە کارەکانتە واستە بەڵێ واستەیە بدۆزنەوە ئەمانە قابلە فەهمە بۆ گشت کەسێک گەزانێت کە ئینسان ئەتوانێت ئەو کارانە بکات ئەکسەریەتە ئێمەمانان هەم دەم بەرەوە هەم لەو بەرەو قەومان هەست ئێمە ئەو مڵکی سازانە کە ئێوە بەحسیەکەن جوز ئەملاکە ئەژدادیە ئێمەس کە ئەنوارڕێ بە دیارە هەڵەبجا وەدە خۆ من یەک دەحفەیش پام تێنە خستگە باشوەت فەرمون بەردەوام بن بۆیە ئەوانە جێگەی شەک و شوبهە نیەن و ئەم بەسەرهاتە ئێوە خەریکن زۆر بە باشی خۆتان تیکەتی کارۆنە بەرەو تا بگەین بە مەسایلێکی تر فەرمون وڵایی کاک پەیمانگیان خۆ فەرمایشتەکەی تۆ ڕاستە بەڵام من عەرزم کردی وتم ئەوە ڕۆژ کە سواری ماشینەکە بووم چونکە حاڵ وەزعەکەی من وا بوو کابرا لە پێشەوە منی داناوە یارمەتی یان چایی یامێکم بودی پێم لەبەرەوە حاڵەکەی من زۆر خراپ بوو ئەگین 20 نەفرێکی سوار کردبوو لە دواوە دەیەقە نادەیەقەیەوی کەس دانەبەزێ ئەوە ئەگەر یارمەتی خوا و ئەگەر بەزەیی و کار ئاسانی نەبێ ئەو وتی کێ ئەناسی لەم مەسیرە وتم ماڵ خۆشکم لە شارێکی حەسەن ئابادن
یعنی دقیق گیریە لەو شوێنەکە خۆشکم وەسابوو منی داوەزام تەسلیم بۆوانی بکردوتی لای کەس باسی مەکەن و ناوی ماشینمەوە بە سەرنشینەکانی وت کەس دانەوەزێ خۆ وەختە ئەمە نە کوڕی مامی من بوو نە هیچ بەڵام فەرمایشەکەی تۆش ڕاستە دوایی یعنی ناخۆ کاک ئیسماعیل ڕووخۆشیش تەئسیری هەست هەر بەوەی تۆزێت تەلتیفە فەزاکە بکەم بڕێ ئینسان لە خۆیانەوە ئێسکیان قورسە بڕێ ئینسان لە خۆیانەوە ئێسکیان سووکە ئینسان حەزی پێەکە بڕێ ئینسان بە بەردەمی ئینسان و تێت ئەڕواد ئینسان لە خۆی گەرێکیسی بگری دوو شەکی لێبە هەل لە خۆی وەقینی تێبی هەڵسو کەوتی گەنە دەموچاوی گەنە شوزانم ئێوە ماشەڵڵا دەموچاوێکی سیمایەکی ئارام و میهرەبان و ئەوانتانە هەست تەبیەتەن ئینسان تەشخیصەدات هەر ئینسانێک لە لەحزەی ئەوڵ و لە نگاه ئەوڵ و بە تایبەتی پیاوێک بیت و جوان بیت و مناڵێکی بچووکت بە باوەش و بیت و بەو ئەدەب و تربێتێک کە جەنابەتەی تەبیعەتەن خوشڕوو و خوشسوخەن و دیارە پێتانە ئەمە هەر لە ئەوڵ و بووگە من ئێستا زەحمەتێ ناکێشم فقط ئەبیسم تا بگەین بەو شتەی کە من گەرەکمە دەرەتی جامانە کاک ئیسماعیل پێویستی بە وتن نییە خەڵک تەشخیصەدا و ئەمە ئەوێنێت فەرموون دەست خۆش باوەسەیان سپاسی لەتف دەکەم ئەمە دوای چەند مانگێ وامان بەشار باززانی کە بچینە شەهرێکی کامیاران لەبەرەوە چەند کەسێکی هەر ئاوارەی خۆمان کوڕی خاڵ و ئەوانەمان لێبوون وامان بە چاکزانی بچین ئەوێ لەبەرەوەی ساریا زۆر سارد بوو بەڕاستی وە لەو ئێوەش خۆ سەرزەمینی ئێران ماشەڵڵا وێر ساردە بەڵام ئیتر ئێمە کەوتونە شوێنێک زۆر سارد بوو کاکە ببەخشە با منیش لەگرا هەر دووبارە شتێکی تر بێژم من پەیمانە حەیدەری لەو مەتنێک هاوردگومانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و وڵاتێ بەناوە ئێران ناناسین ئێران مەفهومێکی ئینتزاعیە سەوارە بەرسێ چمکە سەوارە بەر بوروکراسیە بازاڕەوە دەوڵەتە هیچ شتێکی ئینزمامی نییە کە سابتی بکاشتێ بەناوە ئێران موجودە بەڵام مردم ئێمە خۆی گرکە بەم کەلەماتە لە دەورانە متاخرە ئەگەر ئێمە لە دادگاکانەوە بەحسی ئەەکەین بۆ خااترەوەی سەر لە خەڵکەکە نەشێوینین و خەڵک بتوانێت قسە بکە فەرمون کاک ئیسماعیل ببەخشە منم تەوزی هەمدا ئێتر ئێمە چوونە شارێکی کامیاران لەوێ تۆزی تەنیا بووینەوە چکە من لە ماڵی خۆشکەکەم مناڵ خۆشەکانم جەم بوون و خە ئامۆزام و کەس و کاروشت هەمیشە جەم بوون لە دەوری من ئەسڵان کاگەنە زەر بەر من ناکەف یعنی هەڵیانە گرت و ئەم سەر و ئەسەر و شیر و خزمەت وانەکە ئەگریا چوار کە زەڵەسانەوە شیرەکان بۆ کرد بەڵام کە چوونە شارێکی کامیاران ئەوەختە من خێمەیەکم وەرگرت لە تەککای ئیبراهیمە هەر من و کاگەنس و کاگیبراهیم بووین تۆزێ تێنیایی ڕووی تێ کردین بەڕاستی کاگەنەس یعنی بەو عمرەوە زۆر متعلق بوو بە منەوە لەبەر ئەوە هەر کە چاوی کردەوە ئیتر من و دایکی بووین هەر ئەو وەختەش کە من لە خزمەت یابووم دوای ئەوە کە دایکی بەو شێوە ڕۆشت ئیتر بە باوەشی من و بەدەستی منەوە بە شیری من و بە خزمەتی من ئەوانە بوو یعنی تا چوم دەست نوێژەکەمە کرد ئەو شیوەنیە کرد ئەگریا هەتا منی نەبینایە لەسەر بەرماڵەکە یا باتمایەتە ژوورەوە ئێتر منیش بەڕاستی بۆ ئەوەی بێدایکی بۆ پڕکەمەوە لەوە ئەچێ بتوانم بڵێم لێوانێک فرمێسکی ئەنەسم خواردووە یەک لێوان کە ئەگریا کاک ئیسماعیل ببەخشین من خەریکم بەو نەتیجە ئەگەم کە شەهادەتە ئێوە لە خاترەتەکانتانە خراپە ئێمە نەیگرین باشترە کاکە ئێوە زۆر ڕووخۆش و موسبەت ئەندیشن باوەڕکەن دیوەگەنەکان ناوێن یا زۆر بە ئاسانی تەحملی ئەەکەن پێپیانێن و ئەڕۆن تەبیعەتەن ئەو شەرایطە و تەنهاییە و کەس لە دەستدانە و هەم باوکویت و هەم دایکویت و داستانێکە کە جەنابەت هەروە پێپیانێت و ئەڕۆی کارشتبایەکمان کردوتمان کە خاتراتە خۆتان تعریفکەنەوە ئێوە ئینسانێکی موسبەت ئەندیشی ڕووخۆشن کولن داستانەکە شتێکی بۆ من لێ نایەتە دەرەوە لێ فەرمون کاک ئەگەینە ئەوەی کە تۆ تەوێ کاک پەیمانگیان بەڵام من گەرەکمە کە کاتێک گەیشتینە ئەوەیە گلەییم لە هەر کەسێک کرد نەڵێ بۆ هاوارەکەی بۆ گلەیەکەی نەڵێ ئەشێ من چ خەتایەکم بوو بێ تۆ ئەم گلەیانە لە منەکەی ئەشێ من باعیسی چی بوو بووم بۆ تۆ ئەگین من لە مەطلبی تۆ حاڵیە بم و ئەگەینە ئەوە بەڵامێتر من لە مقدمەی یەکەم دیبێتی شاوتم ئێستا ژەیڵەمەوە شاید من یەک لێوان فرمێسکی ئەنەسم خوارد بێ لەبەرەوە کە ئەگریا حەزم ناکرد فرمێسکەکانی بکەونە خوارەوە یەکسەرم خوارد
اینجا ئیتر شیرەکەم پێەیە. بەڵێ بەم حاڵەوە ئێمە لەگەڵ کاگی ئیبراهیمە چەند مانگێکمان گوزەران وردە وردە خەڵک بەرەو زستان و ئەوانە ئەچوین مانگی 8 و 9 ئەوانە بەڕاستی زۆر سارد بوو. اینجا دەنگی ئەوە ژەبوو کە خەڵک بگەڕێتەوە بۆ عێراق و فعلا عەفواتیدا سەدام خەڵک بە لێشاوێکی زۆر زۆر گەڕانەوە بۆ عێراق. لەبەرەوە هیوا هەبوو کاک پەیمان هیچی بەسەرا نەهاتووە الحەمدولillah ساق و سڵامەت و سەر و حاڵ بوو. هیواش هەبوو هەر سەختی نەبینی بوو ئەسڵەن و بێتاقەتیەکان و بێخزمەتی و نەبوونیەکانی ناو ئەردوگا زۆر ناڕەحەت بوو بەلایەوە حەزی نەکرد لێ بمێنێتەوە. وەختێک کە عەفواتیدا بە لێشاوێکی زۆر خەڵگەڕایەوە، بەڵام من تەسمیمی ئەوەم گرتووە کە تا سەدام مابێ من نەگەڕێمەوە. لەبەر ئەوە یەک سوال بکەم ئەگەر بزانن یا بیست بێتەن هەر پێش هات کاکم بزانم ئەوانەی کە گەڕانەوە ئەزانم عیدەیەکان گیریان و ئەنفالیش کران حکوومەتە بەعس هیچ قەرەبوویەکی مادیانی کرد وەکو جەنگ زەدە یانە ئەوانەی کە جەنابەت دەفەرمووی ساڵم بوون و هیچ مشکلێکیان نەبوو هیچ اتفاقێکیان بۆ نەکەوت بوو فقط ماڵ و حاڵیان لەدەستدا بوو هەر ئەوە نەکۆتا بەڵێ یان نا کافیە ئەوانە کە هاتنەوە داخل بە دۆزەخ بوون دۆزەخ داخل بە دۆزەخی سەدام بوون نەک بۆیان قەرەبوو کاتەوە کاک پەیمانگە. بەڵێ منزۆرم قەرەبووی مادی بوو بالاخەرە جەنگ زەدەکان چون ئێوە وەختەی خۆتان ئشارەتان کرد کە ئێمە لە بەڵخەوە ڕاگوێزیین و بریانە ناوی مجتەمع یعنی ماڵیان پێتاندا ئیمکاناتیان پێتاندا بە هەر سوورەت وەختەی لەسەر مەرز ئێوەیان گواستەوە بۆیە منم سوالم کرد چون هیچ کەسێ بەحس نەگەی داستانە هیچ کەسێ نەگەی بە ئەگرا و من هەر بۆ خاترە زانستە خۆم گەرەکم بپرسم بزانم هیچ کارێکی وایە کردگەیانە. ئەو وەختە کە ئێمە گوێزراینەوە کاک پەیمانگیان ئیتیفاقی جەزایر بوو کە دەوڵەتی عێراق و ئێران قەراریان بوو چەند کیلۆمەترێک مەرزەکانیان چۆڵکەن تەخلیەکەن لە خەڵکی و قەرار بوو ئەم بتوانێت بێتە ناو خاکی ئەوە و ئەو بێتە ناو خاکی ئەمەوە و فعلا واشیان کرد. ئەو وەختە کە منی گواستەوە لە هەورامان منی هێنا لە هەڵەبجە داینام لە دەشتی هەڵەبجە داینام هەم قەرەبووی کردمەوە هەم خانوویەکی پێیان کە شایستە بوو بەوەی کە تایە بژیم. بەڵام ئێمە یعنی لە چنگ سەدام و کیمیایەکەی ئەو نەجاتمان بوو وێستا دیسان کەوت بچینەوە بەردەسی معنای وایە ئیتر داخل بە دۆزەخە بین ئیتر ئەوە یەکێک لەوانە کە داخل بە دۆزەخ بوو من براکەم و مناڵەکانی بوو کە یەینە سەری بزانین چ دۆزەخێکیان بۆ ساز کرا ئەوانە نەقەرەبوورانەوە. بەڵێ من تەسمیمم گرت وتم مادەم سەدام بەو شێوەیە یعنی لەبەرەوەی کە وڵاتێکی بێگانە هجومی کرد بێتە سەر شارەکەت تۆ وڵاتە بێگانەکەش و ئەوانەی کە هجومیان کردەوە بە مردمەکەی خۆتەوە بسووتێنی معنای وایە ئەوە ئەو پەڕی جنایەتەوە ئەو پەڕی بێڕەحمیە. لەبەرەوە من تەسمیمم گرتووە وتم لێرە ئەمێنمەوە هەرگیز ناگەڕێمەوە تا سەدام مابێت لەسەر کوردستان و حکومڕانی سەدام تە بزانین مەسیرمان بەچیە بێت. وردە وردە عەفوات دەنگی عەفوات دەرکەوت خەڵک گەڕایەوە کە خەڵک گەڕایەوە یەکێک لەوانەی کە ویستی بگەڕێتەوە برا گەورەکەمان بوو لە سەریاز نیشتەجێ بوو هات وتی کاکە من ماڵ و مناڵەکەم ئەڵێن ئێمە تۆ کارمەندی لە بەغا و هیچ کێشەیەکمانی و ئێستا سڵامەتین و ئەچینەوە سەر ماڵ و حاڵ و گوزەرانی خۆمان بەڵام من مادەم تۆ کاگی ئیبراهیم نایەنەوە منیش گەرەکەمە ژنەکەم تەلاق بەمو نەیەم نەچمەوە. وڵای کاکە گیانە من نابینە باعیسی ئەوەی کە تەلاقی بێ بەڵام من ناتوانم بە تۆ بڵێم مەڕۆرەوە ئەنم تەسمیم بگرم بەس تۆ ئەڕۆیتەوە یان ناڕۆیتەوە تۆ کەیفی خۆتە. وتی من دەی چی بکەم و ئەزانم جاری کرد داخل بە دۆزەخ و داخل بە کیمیایەکە ئەبمەوە دەترەوە قەراری خۆتە. دقیق کۆتایی مانگی دە نازانم یەکی 11 بوو یا چەنی دەبوو براکەم خواحافیزی لە ئێمە کرد لە ساڵی مانگی 1970 کە خواحافیزی لە ئێمە کردوە تا ئەم دەیەقەیە کە من قسانەکەم لەگەڵ تۆ بێسەر و بێشوێن و بێگۆڕ و بێناونیشان بەخانەوادەوە یا فقط خۆیان هەڵبەتە من وەکو خۆم کاک پەیمانگیان خەڵکی بەڵخە چەند کەس بە شیمیایی شەهید بوون هەموم تۆمار کردووە هەموم دیکومنت کردووە بە ڕەسم و بە ژیان نامەیان و بە هەموو شتێکیانەوە وە خەڵکی بەڵخە ئەگەر بەردێک لە ئاسمانی کوردەواری کەوت بێتە خوارەوە کێشاوێتی بەسەری بەڵخە یعنی ئێمە وەکو هەڵەبجە خۆ ئەنفال نەکراین بەڵام ئەو عدەیە لەو مدەیە گەڕانەوە
ئەنفال کران یەکێک لەوانە براکەی من و لەگەڵ 25 کەسی کە لە فامیلی ئەمە کە خەڵکی بەڵخن بەس ئەوەی کە دەرەجەیە کە نزیکە لەمنەوە برا و برازا و براژنەکەی منە ئەگینا 25 کەسمان ئێمە بە یەکەوە گەڕانەوە ئەنفال کران شاید ئەوانەی کە ئێستا لایڤەکەی بینن کاک عەبدوڕەحمان و کاک فاروق و ئەوانە ئەزانن ئەوانە کە من ساڵانە یادیانەکەمەوە خۆم هەمویانم دوکیومنت کردووە و ئەگەر بتوانم حەزەکەم بۆ شەهیدانی کیمیابانن بۆ ئەنفالەکانی ژەموو گۆڕ دروستکەم لە بەڵخە لە دێکەی خۆمان داینێ بۆی ئەوانە بمێننەوە بۆی مناڵەکانمان بزانن کە ئێمە چیمان بەسەر هاتووە بەڵێ ئەوە خەڵکە گەڕێتەوە براکەی منیش خواویزی لە من کرد و گەڕایە یەک مانگ پێشەوەی براکەم بگەڕێتەوە من ئیتر ئەوە چەند مانگێکە بەم شێوەیە ئەژی منیش کابراایەکەم پەرستارم یانی لە بیمارستانە کارم کردو ڕۆژانە یعنی مەسئولی ئۆردوگاکە یوت کاکە تۆ وەرە کار بکە ئێمە پێویستمان بە خزمەتی تۆیە خەڵک پێویستی بە خزمەتی تۆیە بەڵام من لەبەر کوڕەکە نەم ئەتوانی خەڵک ئەگەڕێتەوە باسی ئەوەیان کرد کە من ئیزدیواج بکەم بەڵام من ئێتر وا مەزانی دنیا کۆتاییە کە من خێزانم شەهید وە ئیتر من نابێ ئیزدیواج بکەم ئەبێ هەر لێرە بژیم تا ئەم کوڕە بە خێوکەم و وەکو چۆن ژنێک مێردەکەی شەهید دەبێ ئەڕوا ئیتر ئەترسێ کە شوو بکاتەوە کەسێک باش نەبێت لەگەڵ ئەم مناڵەیە منیش وا مەزانی ئەگەر ژن بێرم کەس وەکو دایکی نابێ بۆ ئەم کوڕم لەبەرەوە بڕیارم ئەوتم ژن نایەنم بەڵام خەڵکانێکی دڵسۆز کە من خەڵکێگە بووەوە هیچ ئیشێکم من لە ئەوڵەوە تا ئاخیر بەبێ مشاورە نەبووە کە کارێکەکەم دوای ئەوە کە خۆم تەسمیمە گرم و خۆم ئەیەمە دەستخوا مشاورەژەکەم بە چوار پیاوی وەک تۆڵم کاکە من گەرەکەم ئەم کارە بکەم ئەوەیە ژن چی وتیان کاکە تۆ ئەبێ ژن بێنی یعنی تۆ تاکەی دائنیشی بە دیار ئەم مناڵەوە ئەم مناڵە ئەبێ دڵسۆزێکی هەبێ تۆ ئەبێ وەزیفەی خۆت کە پیاویە لە دەرەوە ممارەسەیکەی لەگەڵ خێزانێکداوە ئەویش ممارەسەی دایکایەتی بک بۆ ئەم مناڵە وتم ئاخر من کەسێکی وام دەست ناکەوێت لەبەرەوە وازم لێ بێنن من بڕیارم ماوە لە تەک ئەم مناڵە زیندگیەکەم تا بزانین لەگەڵ کاکبرایی ماچیمان بەسەریە بەڵام مامێکم هەبوو کە ئێستا بە ڕەحمەتی خوا چووە خۆی و کچێکی لە ئێران بوو مامەم هاتووەتەک کوڕەزایە کاوەتە ئامۆزایەک هاتن بۆ ئەوێ و وتیان ئیشمان پێێتە وتم فەرمون وتی کاکە گیان ئەوە چەن و چوون و ئەمسەر و ئەوسەری ناوێت تۆ حتا قیامەت و تامردن ناتوانی دایکبی بۆ ئەم کوڕان و تۆ ژیانت تەدبیر ئەبێت تۆ تەکبیرێکی حاڵی خۆت کەوت وەڵی مامە گیان کەس نابێت بە دایک بۆ ئەم کوڕان مامم کچێکی لەگەڵا بوو کە ئێستا 2 مەتر لە منەوە دوورە مامۆستا نەسرین کە ئێستا خێزانمە و هاوکلاس و ڕەفیقی مامۆستا ڕووناکی شەهید بوو بە ڕەحمەت بێ وتی منە ڕۆمەوە نیوەی خانەوادەکەمان لە سلێمانی خۆ دەزانی من و ئەم کچە ژاتوینەتە ئێرە من نیازم هەیە ئەم کچە لە تۆ مارەکە و یارمەتیشت هەیە بۆ ئەوەی هەم تۆ ئەناسێ و هەم کەسی تۆیە و هەم دایکی کوڕەکەشت ئەناسێ و خۆشم قسەم وەتەکا کردووە شاید حەسب بکات بەم کارە ئیتر تۆ بڕیار ئەیەی ئەوە بەیانی دوو بەیانی وەرە کاری خۆت کە بڕیاری ژنایەی من ئەمە فرسەتێکە خستومەتە بەردەستی تۆ خوا حەبیست مام ڕۆشتەوە دوایی کوڕە خاڵەکان وانێ بە دەورمانە بوون چەند پیاوێکی وەک جەنابەت وتیان کاکە گیان کە تۆ شتەکانی کەت نەکرد وەکو ئیزدیواج ئەبێ ئەم کارە بکەیت ئەبێ ئەمە بکەیت دروست منیش سەڵات لە ئیستیخارەیەکم کرد و فکرم کردەوە لە خۆم و لەگەڵ کاگی برایم و ئەمسەر و ئەوسەر و ئەوانە وتیان بڕوان ناکەین کەسێک ئەوەنە نزیک بێ لە تۆوە و نزیک بێ لە مامۆستا ڕووناکەوە دڵسۆز بێ تۆش ئیتر خۆ مەسیحنیت بڵێ ئیتر من شوو ناکەمەوە ژن نایەنم ئەمە کارێکە ئەم بڕیارە تۆ فاشدە و فاسیدە ئەم بڕیارە تۆ داوتە بڵی تا ماوە ژن نایەنم بێ تۆ ژن بێری بەڵێتر من فکرم کردەوە تەسمیمم کرد هێشتر کاکەم نەڕۆشت بوویەوە ئەوە تاوان مانگی دەوری 28 و نزیکی 22 ئەوانە بوو ئێمە بڕیاری ئەومانە کە من لەگەڵ مامۆستا نەسرینە ئیزدیواجکەم فعلەن ئیزدیواجم کرد و مامۆستا نەسرین مارەکرا لە من و مامم پوڵێکی خاسیشی پێیان و ماڵ و شتێکی پێبوو پێیان یعنی ئەو وەختە من لە هایەکێ بێکڵێ ماڵ وێرانی من ماڵم وێران بوو لەبەر ئەو لیباسانش کە پێم بوو تیکە تیکە بوون و ماڵەکەم ڕمیاوە هیچم بۆ دەرنەچوو تەنها خێمەیەک نەبێت لەگەڵ ئەو مناڵە لەگەڵ ئەو برایە بەڵێ من ئیزدیواجم کرد لەگەڵ مامۆستا نەسرینە
و ئەو ڕۆژێک کە ئیزدیواژم کرد لەگەڵ مامۆستا نەسرینە بڕیاری یاوتی من قسەم کردوەتێکی وتم من مامۆوان پەرحی ئەمەیان کردەوە باسیشیان کردو کە تۆ نیازی شتێکی وا دێەوە عادیە بەلاتەوە بەڵام من گەرەکمە یەکەم تۆ داکێوی بۆ ئەم کوڕە من احتیماڵەن بژیم وەتەک هەر کەسێکا کە ببێ بە ڕەفیق و هاوکار و هاوزمان و دراوسێن بەڵام من گەرەکمە تۆ داکێوی بۆ ئەم کوڕە وە خۆشکێوی بۆ ئەم برایم لەبەر ئەم برایم بەس من شگە با ئێستا کاکیشمە ڕاتەوە ئەگەر ئەتوانی ئەمە بکە ئیکەین وتی ئینشاڵڵا پشت بخوا من داگەبم بۆ ئەنەز وە براژ ئەبم خۆش ئەبم بۆ کاکی برایم فعلەن بەبێ هیچ پوڵێک بگرە مامیشم پوڵیا بە من مامۆستا مارەکرا لە من ئەو شەوەی کە من گواستمەوە 4 جار هەڵساوەتەوە شیریاوە بە ئەنەس و لەو ڕۆژەوە کە ئێستا کاگەنەز مهندیسە حتا چووەتە دانیشتجوو نەیزانی وامە دایکی نییە محاولەمان کردووە کەس بۆی باز نەکا وەتەک خۆمان نابردوومانە ئەو ڕۆژەی کە یەکەم ساڵی دانیشتجووی بوو لە هەندەسە وەرگیرا لە ئەندازیاری من بانگم کردوتم کاگەنەزیان ئەم مامۆستا نەسرینە ئەمە تۆ لە من نەبووی ئەمە بەڵێ دایکە بەڵام لەم نەبووی تۆ لە دایکێکی کەووی وتی باوکە گیان خۆ من کە سێری شنازنامە شتەکەم کردو شتێکی وام خوێندوێتەوە بەس کە چاوم کردوێتەوە دای نەسرینم بینیوە هیچ پێویست ناکا منێتر بیل لە دایکێکی کە بکەمەوە شاید ئەمە بە ئیشتیبان وسرابێ هەر شتێکی کە بێ کارم نییە یعنی تا ئەو ڕۆژەی ئەو نەچوەتە دانیشتجوو لە یەکەم ڕۆژی هەندەسە وەرنەگیراوە ئێمە دانەنیشتین ڕوبەڕوو بۆی باسکەین و تا ئێستاش کە کاگەنەز لە ماڵی خۆیەتی ڕۆژانەیەت ئەم لاولای دایکی ماچەکە کە مامۆستا نەسرینە و ئەمیش ئەبێ بە قوربانی ئەو بەڵێ من ازدواجم کرد لەگەڵ مامۆستا نەسرینە و ژیانم گۆڕا کە ژیانم گۆڕانەکە ئەوە بوو کە دایکێک پێیا بوو بۆ کوڕەکەم شیری ئەیاتە ئیتر من بیر ئەەکەمەوە لەوێ کە لە دەرەوە ممارەسەی پیاوەتی خۆم بکەم وەکو کار و وەکو زیندگی هەرکە مەسوولی ئۆردوگا بەمەی زانی بوو هات دوتی ئاغا ئەشێتۆ بێ وەتەک ئێمە لە هیلال ئەحمەر کارکەیت و ئەوە بێداریە و ئەم مەردمە بووە بە سەرمانەوە ئەمانە منیش چووم لەگەڵ هیلال ئەحمەرە هەر لە ناو شارێکی کامیارانە کارم کرد کاکە مادام کە ئێوە لە ناوە بەشە دەرمانگا هابووگەن ئیمکانی هەست سڕیاتی فرەتان چاو پێکەوت بێت مەسایلێکی فرەتان دیبێت ئەڵبەتە نازانم بازم کەسێک وەکو جەنابەت بە عینەکە خۆشببینیوە من پێم وایە کە کەسێکە لە دەرمانگا بێت ئێشێ ئاگادارە فرەیەک لە سەر و اتفاقات بێت هیچێک تحتەناوە لێدان ئازاردان شکنجەکردن تعڕۆز جنسیکردن بە ئێوە گزارش ئەدریایە ئەوە مەشکوک ئەبوون یان نەئەبوون کاک ئیسماعیل یعنی کێ بیکات یعنی ئەم خەڵکەکە ئەو خەڵک بەڵێ ئەوانەی کە بەڕێوەبەری ئوردوگان مەئمورینە نیروێ نظامی بەرادەران ئیتلاعاتی کاک پەیمانگیان ئینسان بێ حەق بڵێ ئەگەر لەسەر خۆشی بکەوێت یعنی بەڕاستی ئێران لەبەر ئەوەی حەزیە کرد بەڵگە لەسەر سەدام تۆمار کات یعنی من یەک جار کە وەختێ لە شارێکی حەسەناوا بووم گەڕامەوە بۆ هەڵەبجە خەڵک ئەو وەختە ئەگەڕایەوە ئەوەی کە بەجێ مابووی لێ لە ماڵ و سەربەت و سامان و ئەوانە ماشینە پێ ئەیاور من هەموو ماڵەکەم هیچی نەمابوو وێران بوو لەبەرەوە هەر ڕۆژنەوە سەرێکما لە گۆڕی مامۆستا ڕۆناک گوتم بزانم ماوە لە مزگەوتەکە وا مەزانی وەکو ئەو خەڵکە دەریان هێناوە لە شوێنێکە ناشوێنە فعلا سەیرەکەم گۆڕەکەی ماوە یعنی بەڕاستی خەبەرنیگارم ئەبینی لە ئەڵمانیاوە هاتبوو خەبەرنیگارم ئەبینی لە رووسیاوە هاتبوو یعنی نمونەی خۆڵیان وەرەگرت ڕسمیانەگرت فیلم بەرداریانەکرد لە ناو هەڵەبجە یعنی ئێران توانی دەنگی فاجعەی هەڵەبجە و کارەساتی هەڵەبجە بگەێنێ بە دەرەوە ئیتر لەبەر ئەوە بوو خۆی مەسەرەن بەڵگە بدۆزێتەوە لەسەر تاوانبارکردی سەدام و جنایەتەکانی سەدام تاوانبار نەبوو سەدام و ئێران قڕشی خواردەوە کە خەتنامەی 508 ئیمزا کرد یانێ وەختێ ئاغای خومێنیە فەرمێ کە من جام زەهرم سەرکێشا یانێ ئەوەی کە پێم کریاگە کەواتە پێم کریاگە ئێشەیە زۆرێ پێی کرد بێت ئەو زۆرە سەدام بوو زۆرە کێ بوو نازانم بە هەر سوورەت من پێم خۆشە کە ئێوە ئەدامە بدەن وەلێ
بەڵێ فەرموون یعنی باسی ئەوەم بۆ کردی هیچ نیرویەک حەدی نەبووە، یعنی قسەیەکی غەڵەت بە هیچ کەسێ بڵێ ئەوەی کە من بینی بێتم هەتا جارێک وەێ من ببەخشن وەێ من کەسێک لە هەڵەبجەوە زەنگی بۆ داموتی لە ئوردوگای سەراوشینە لای سۆنقورا من نازانم هەمچی ئوردوگای لە سۆنقور بووگە یا لە سەحنە بووگە مردمەکە برسی بووگەن ئەترازیان کردگە و تەقایان کردگە لە خەڵکی دویان زەخمی کردگە و کەسێ بە ناوی مامۆستا ڕەسووڵیان کوشتگە خەڵکە هەڵەبجە و خەڵک ئەی ناسێ و گۆڕەکەی هێشتا لەوەیە باسی ئەوەی کرد کارۆن مەلا عوسمانی لە سنەوە تێرن خەڵکەکە ئارام کاتۆ مەلا عوسمانێژێ هار بووگن بە خەڵکەکە و مهاجرین ئەفغانی چەرمەگا ئاخۆن کابراایکی شخصا گەسووت کەسی مامۆسا تۆش پێ ئالەگە لای دەستی منادانیشە چەرمەگا بخۆ منیش تی و پەمەکی ناخۆم خب جالبە کە لە ئوردوگای کامێران ئەم اتفاقاتانە ناکەفێەوە ئەو زعفرە ئارام و فرەخاسە بەڵێ بەڵە مامۆساییان تۆ پرسیاری ئەو شوێنەم لێکە کە من کارم کردوتیایە بەڵێ فعلا یعنی من هیچ شتێکم لێ نەبینیوە هیچ آخر بەو حکومەی کە ئێوە پەرستار بوون و ئەتوانێت زەخمێ لەبەر بدەنە کەسێک کەوتوێت خانمهای دووچارە مشکلات چون معمولاً ئەوە مەراکزە پزیشکی ابتدائیە و هەر کەسێک بۆ هەر مشکلێک کە هەسی مراجعە ئەکا بۆیە منەوە پرسیارم لە ئێوە کرد تەبیعەتەن من ئەم سوالە هیچ وەخت یعنی یەکجار کردم ولی هیچ وەخت لە خانمەکانی ناکەم بۆ خاطرەوەی کە هەر ئەتفاقێکیش کەوتوێ متاسفانە خۆشبەختانە سەری ئەشارێتەوە و بەحسی ناکرێت و ناوێ بەحس بکرێت داستانەکە مەسە بۆی وتم شاید ئێوە شاید حاڵێکی باشتر بن و دیبێتتان بەرداشتان کرد بێت و لێی تێگەی بوو بەڵێ فەرموون تر خەڵکی هەڵەبجەش خەڵکێکی جیاواز بوو یعنی ئێمە چەند ساڵی لە هەڵەبجە بوو لە ئێران بووین ئەڵێ وەکو تۆوی کەروێشمان لێ هاتبوو هەر لە پاوەوە هەتا کرمان خەڵکی ئێمە بوو یعنی خەڵکی هەڵەبجە هەموو شتەکانیان وەکو مقدەس ئێرانیەکان سەریانە کرد و لێیان ئەکڕین و هیچ وەختێک کەسێکی هەڵەبجەی نەتووە سوال بکات و دەست لە خەڵکی پانکاتەوە وەکو ئێستا لە لای ئێمە خەڵکی سووریا و مووسڵ و ئەمانە ئەبینی کە لێرە دەست لە خەڵپانەکەنەوە خەڵکی هەڵەبجەمووی معزز و مکەڕەم بووە حتا جارێکیان من لە دەژبانیەکەەوە ئێستا بووم وەختە وەزیفەم گوێزرا بووە بۆ ناو کامیاران لەبەرەوە دوای چەند مانگێک کە من لە شەهرە کارمە کرد بێداری کامیاران داوای منیان کردوتیان کاکە زەحمەتی عێراقیەکان زۆرە لەسەر ئێمە و خەڵگێتی ئێرە بەتایبەتی خانە بێهداشت و ڕعایە حەوامیل و ئەوانە لێرەز لە ناو شارە لە بیمارستان کامیارانە ئێمە کەسێکمان گەرەکە کە لێرە بێ هەم خەڵکەکە حاڵی کە هەم ئێمەش حاڵی کا لەبەر ئەوە ئێمە پێویستان بە خەدەماتی کاکسماعیل لەبێ بێت بۆ ئێرە و ئەو لە سازمانی بێداریە و تەوزیف کراوە یعنی بیمارستانەکە ئەولاترە بۆی کاری تیا بکە ڕۆژێ من وەزیفەکەم گوێزراوە چوومە بیمارستانی کامیاران ناوشار ڕۆژێ لە دژبانیەکەەوە سابووم بە دیار ماشینەوە یەکێک لە خەڵکەکانی عێراق ئاوا بەو لای دژبانیەکە ڕۆشت کابراش فیکەی لێ کرد فیکە فیکەکەن بەعزێ تەسەڕفات و کەلیمات هەیە کاک پەیمانگیان لەناو قەومێکە عادیە بەس لای قەومێکی کە عادی نییە هەر فیشێکێکی تەقان بەسەریا لای کردەوە وتی ئەوانە ئەڵێ مەغزیان وتمانە مەغزیانەیە بەس لای ئەمە فیکە یعنی لە دوول لە ڕێەوە لە کەر و گاو ئەوانە کرێ جارێکە فیکەوە تەگەما بەکار نەیە وتی بوەخشە ئاغا وەڵی من شتیوام نەزانیوە مەقسەدم ئەوەیە یعنی ئێمە لەخوا بە زیابێگەر شتێکی وابوو بێ قبولمان نەکردووە شتێکی ئاوا کەمیش بەڵامێتر خۆ ئەمە ئێرانە و ئینجا دوای ئەوە ئێرانی جمهوریەتێکی شیعەیەوە دیفاعەکە لە کار و هەروە قەوانینی خۆی و ئێمەش کابراایکی ئاوارە و داگیرکراو بوون ینی چوبوونە ئەوێ بەڵام من فعلەن لە کامیارانەوە لە وەزیفەی خۆماوە چەند ساڵە لێ بووم کەسێک نەیتوانیوە لە گوڵ کاڵترم پێ بڵێ حتا جارێکیان برادێک ناوی ئاغای زەمانی بوو تێنە سەری شەڵا ئاغای زەمانی من خەڵکە ئاوارە بوو یەک مانگ بەرەخەسیان دا بە من کە چووم قەوم و فامیلەکەی خۆمان وێناو هێنام بۆ ئەوێ کە من فەرماندار وەرەقەی بۆ کردبوو چی فامیلێکت لەسەر حدودە ئێنی بۆ ئەو شارێکە خۆت مەسکوونی تایە هەموو یانمێنایە ئەوێ وتی تۆ ئەڵەی کوڕی ئیمام خومێنیت ئەم هەموو خەڵکێنیتە ئێرە و ئەمانە چادر نەماوە وتم تۆش وەزیفەتە گەر چادر دەبێ بیەی بەو خەڵکە
وتی پدەرسوخت ئیتر خۆ دەزانی بەڵێ پدەرسوخت تۆ خۆت بدەرسوختی هەڵسامەوە تێر و پڕم لێیە تێر و پڕم لێیە لەسەر مێزەکەی خۆی هەر لەوێ کاک ئیسماعیل ببەخشن کاک ئیسماعیل جنابت لە لەختەیەکا بەحسی باغە فردەوست کرد باغە فردەوسە کەرماشان منیش مناڵە کەرماشانم دای بووی کەرماشانم لەوێ گەورە بووم جنابەت هیچ وەخت بیستکتە کە لە باغە فردەوسە قەتعەیە کەس بەناوە لەعنەتاباد لەعنەتاباد جێگەی کێ بوو فکرەکەی لەعنەتاباد جێگەی پیاوانی گەورەی بیرمەندی لە خواترسی وەکو ناسری سوبحانی لەعنەتاباد جێگەی ئەوان بوو بەڵێ جێگەی مجاهدینە خەڵق بوو چریکەکان بوو جێگەی ئەوانەی بوو کە لەگەڵ دەوڵەتە ئێرانیا دەرکەوتن پوڵ و فیشەکەکانیشیانە سند کەنجکە مجاهدینەکانیش تەجاوزیان پێیەکردن سوها ڕوین جعبێ شیرینیانە دەست دایکەکەی پوڵ فیشەکەکانە سندویانە دوێشۆ کەنجکەکەت بوو بە بووک زانی بۆ ئەمەیژم کاک ئیسماعیل جنابت تەجروبەیە کە کردکتە ئەڵبەتە بەشێکی نەمایشیە دەوڵەتە ئێرانە هەروە کە مردم ئێمە فکرێکرد سەدام حوسێن خۆشتیپە فرە خۆشتیپە و سیۆڵە قەشەنگێکی ئەسو باڵای بەرزە و سنیە و دەکڕۆڵە دەسە خۆش و بەهولەی بەو ئافرین و دەودا ئێوە هاتنتان وڵا پێ دڕندەیەکە و جمهوریە ئیسلامیە ئێران ئەم دەوڵەتە یەهودیە خەیلێ نەرمە بڕتر و جەڕارترە لەوەی کە بەحس بکرێ بۆیە من هینی سوال لە جەنابەکەم شاید سەدام حوسێن خەڵکی گرت بێتە بەرەگول لە تۆپۆ بەڵام دەوڵەتە ئێران خەڵکی بە فاحشە کرد دەوڵەتە ئێران قیەمی ئەخلاقی نەهێشت دەوڵەتە ئێران خوی مردمی گۆڕا و گۆڕای بە تەمامە قودرەت گۆڕای بۆیە من ئەم لەختە ڕەفتاریانە بۆ مهمە دەوڵەتە ئێران کاک ئیسماعیل تەبیعەتەن مردم شەهامەتی هەست و ئەوێسێت لە بەرامبەر تۆهینێکا کە پێ ئەکرێ وەلێ جەنابەت لە وەزعیەتێکی قەیرە قانونیا بیت کابرا هەر جۆرێ مەیلی بێتە تا ڕەفتارەکە بزانە من مثالێک بم بۆ جەنابەت مثالێک من سەرێک هاتم تا حەلیمە کوردستان ساڵە 2013 مەسیرە پەروازەکەم لە ئەبوزەبی بوو هاتوو بوومە ئەبوزەبی سوتفە شانسە من خواردی بووێ پەرواز چەندێک بڕێکیان ئێرانی بوون کابرای شۆرتای ئەبوزەبی بە دارەکەی دەسی و ئەیدا بە قاچە ئێرانیەکان ئەی ڕاست بێسنگەیە لای من دەسیم گرت وتم یەک جاریتر ڕفتار بکەیت هەموو دەموچاو وردەکەم تەوجۆکەی بوو بە قەدموقاڵ هاتنە ئەم لاوە پێیانم سابت کرد کە ڕەفتار و خویان بگۆڕن وگەنە بە نەفعیان تەواو ناوێ ئەلبەتە خۆب تەسیریشی بوو کە پاسپۆرتێکی بریتانیایم پێ بوو وەلێ مەسەلە ئەوە نەبوو مەسەلە سەری وەسە کە مردمە ئێرانێک کە خەڵکی ئەوێنە خۆیان بە شدەت ئینسانهایەکی سەرکوب بووگن چوون لەوێ هەر کەسێ سەلیقەیی بەرخۆردەکە حتا ئەگەر تۆ لە قانون جمهوری ئیسلامیە حەقێکیان بۆ تعریف کردوێتەوە کابرا بە سەلیقەی خۆی ئەتوانێت لێت بسێنێتەوە ئەمە بۆ خەڵکەکە ئێران بۆ من ئەم قسانەکەم کاک ئیسماعیل نکاتە زەریفتر واجبە بوێنرێت بۆ خاتری ئەوەی کە ئێمە بفەحمین دەوڵەتە ئێرانی چیەکە بزانە من پێشووتر لەگەڵ دکتۆر لوقمانە بەحسێکمان کرد مثالێکم هاوردەوتم معلمێک بۆ خاتریەوەی بە مناڵەکانە کلاس فێر بکات کە ئەلکۆل بۆ بەدەن خراپە یعنی مەشروباتە ئەلکۆلی مەخۆن ئەڕوا کرمێکی زیندوو تێرێ ئەلکۆلێک لێوانێ ئەلکۆل تێریەوەی خاتە ناوی و کرمەکە وشکەوێت ژێ مناڵەکان نەتیجە ئەگرین یەکیان هەڵەسێتەوە ژێ مامۆسا ئەلکۆل کلمەکانی ناوی میعدە ئەکوژێ یعنی ئەو بەجێوەی کە فکر بکە ئەلکۆل ئینسان ئەکوژێ فکرەکە کە خاسە اتفاقن بیخۆی تا کرمەکانە میعدەت بکوژێ دەوڵەتە ئێرانی خەڵکی هاورد بۆ ئیسکەی قەتارە کرمان بە شیرینی و گوڵۆ استقبال بکەن لە مردمە هەڵەبجە بەڵام سوویەتری داستان ئەمەسە کە دەوڵەتە ئێران گەرەکێ بە مردمە کرمان بێژێ بە مردمە ڕەشت و گێڵان بێژێت ئەگەر شیمیاییتان لێ بدرێ و ئەگەر ئەم شەڕە ئیدامە پیا بکە واتان پێدێ بۆیە من پێم خۆشە جەنابەت بەو زەکاوەتەی کە هەست
وەختی خەریکی فەرمایشەکانت دەکەی ئەوەی نوکتەسکەوە بەرچاوت ئەکەوێت هەروەکو چۆن داستانهایەکت بەحس کرد کە هەر کەسێ بە شوێنە دروستکردنە فیلمێکە ئەگەڕێت ئەتوانێت هەر کام لەمانە ئەسەرێکی گەورە دروستکە باوکێک کە یەک لێوان فیلمسکە چاوە مناڵەکەی خۆیخوا بەو وردیە لەسەر عەواتفە خۆتان کە ئەڕۆن مەمنون ئەوم ئەگەر لەسەر ڕەفتارەکانی ئەمانیشەوە ڕەفتارهای تەعاتری نەمایشیان بدوێن شرایطە زندگیە کە لەوێ موجودە ئیمکاناتێک ئەکرێت مەسەڵەن مامۆستا لوقمان باسی کرد کە بانگیان کردنیان جاسوسی بکەن کێ زەدەن خلابە کێ بەعسیە ئەگەر ئەوانتانەوە بەرچاو کەوتگە مەمنونە بم چون ئەوەی کە ئێمە لەگرا هەڵی ئەگرین مامۆستا ئیسماعیل جەنابەت لە دادگاکەی سەدام حوسێنی شابووگی جەنابەت کاری سیاسی ئەەکەی و ئەندامی حیزبێکی سیاسیت و کەسایەتیەکی تێگەیشت و پێگەیشتویت جەنابەت ئەزانی کە لە قوانینە بینالمللەدا تا ئەم دقیقە ئێمە قسەکەین شەڕ جۆرم نییە دروستە وەختی شەڕ جۆرم نەبێت لە ناو شەڕە نقڵونەوات مەسرف ناکەن بۆمب مەسرفەکەن ئەسڵحە مەسرفەکەن بڕێ بۆمب مەمنوعە پڕۆتۆکۆلیان لێداگە وەکو ناپاڵ وەکو ئۆنقودی یا خوشەیی وەکو شیمیایی وەکو بۆمبە هەستەیی پرۆتۆکۆل ئەمزاد کردوێ ئەمزاد کردگە ئەمزاد نەکردوێ ئەمزاد نەکردگە کە من تا ئەوەی کە بزانم عێراق پرۆتۆکۆل لە چەکە شیمیایی ئەمزا نەکردووە وەختە نەیکردبوو بێنە سەرەوەی کە ئەو شەهادەتەی کە ئێوە لە دادگای سەدام حوسێن داکتانەکە ئێمە هەنووز نەگەیگین پێیدا بگەین پێی ئەگەر هەر ئەمانە بووگن من تا ئەم دقیقە بیستگمە هیچ دادگاهێ لە دنیا هیچ جۆرمێ بەسەر سەدام حوسێنە نادات هیچ دادگاهێ نەک سەدام حوسێن هیچ دەوڵەتێکی تر بزانە سەدام حوسێن نازانم چەند ملیۆنی کوشت بەڵام لە ساڵە 2003 لە 92 تا 2003 کە ئەمریکا عێراقی گرت ئشغالگەریە عێراق لە ئەمریکا لە سەرزەمین عێراق 2 ملیۆن نەفەر کوشتەی بەجێهێشت تەوەجۆ فەرمووی بۆیە من گەرەکمە من وتم سەرەتا وتم جەنابەت فرەنسانێکی موسبەت ئەندیشی و گەورەترین موسیبەتی دنیاش بەسەر شانتەوە بێت یا گەورەیە ئیمانە یا خوو کاراکتەری جنابتانە یەک شتێکەس ئاسانی ئەکاتەوە بۆتان تەوەجۆ ئەفەرموون و لذا ئیمکانی هەست فرد بەرخوردێکتان دیبێن نەدیدە گرت بێتتان یعنی نەتان بینی بێت لذا من مەمنونەوم کە هەروە کە ئەڕۆن ئەوانیشە بەحس بکەن فەرموون مامۆستا کاک پەیمانگیان من ئەزانم تۆ چیت گەرەکە و هەموو حەقێگەڵێن من شەرم ناکەم ئیلا لەو خوایانە بێ نە لە ئێران نە لە عێراق نە لە هیچ شوێنێک نە لە هیچ کەسێک لەبەرەوە ئینسان یەک جار ئەمرێت و یەک جاری بەدای بێت ئیتر تۆ ئەگەر حەق بێژی هەر یەک جار ئەمری ئەگەر حەقی ژنێژی هەر یەک جار ئەمری ئەگەر کۆیلە بی هەر یەک جار ئەمری ئەگەر کۆیلەش نەبی ئازاد بی هەر یەک جار ئەمری بەڵێ من دوای 2 مانگ بیمارستانی کامیاران منی داوا کرد کە ئەبێ خزمەتەکانم بگوازمە بۆ بیمارستانی کامیاران لەبەر چەند شتێک طبعا لەوێ ئەبێ خۆ دەزانی من گەرەکم نییە ئێستا باسی ئێران کەم ئێران جمهوریەتێکی شیعەیە لەم دنیاە نە ئەمریکا نە رووسیا نە هیچ کەسێک بەقەدەر ئێران هەوڵی پاراستنی جمهوریەتی شیعەی خۆی نایە و هیچ شتێک و هیچ وڵاتێکیش بەقەو ئەو ناتوانێت ئەو جمهوریەتی خۆی پارێت جمهوریەتی شیعە و ئەوەی کە من لە ئێرانم دیوە ئەمەیە دوای 2 مانگ من ڕۆشتمە بیمارستانی کامیاران لە بیمارستانی کامیاران لەوێ طبعا کامیاران بەخشداری بوو مدیری اطلاعات دەبێ بزانێ بەخشدارە بێ بزانێ فەرماندارە بێ بزانێ ئەمانە هەمووی ئاگایان لە مۆزوعەکان و بێگی کە دوای چەند مانگی بوو فەرمانداری کورسان مەسئولی ئۆردوگاکەی من بوو هەموو شتێکیان ئەزانی کە من چوومە ئەوێ وتیان ئەبێت تۆ بچی لە تاران ئیمتیحان بی ئیمتیحانی نەزەری و عەمەلی بەڵێ باشە کتابیان وە کردم بۆ دەفتەری تەمین و تەوزیعی نیوروی ئینسانی لە تاران چوومە تاران اتفاقا ئەو ڕۆژە کە من ئیمتیحانم بوو دکتۆر فایق گۆڵپیش لێ بوو ئەوش ئیمتیحانی بوو کە من خزمی خۆم ئەو ئیمتیحانەکەی هەر نەزەری بوو بەس من عەمەلیش 5 ڕۆژ ناردمیان بۆ بیمارستانی سەوار و سوختگی تاران
دوای هەفتەیەک نەتیجەکەم وەرگرتەوە کە من الحەمدوللا موفق بووم لەبەرەوەی ئەو شغڵانە کە ئەوان داوایانەکرد لە من هەر وەکو سیگار کێشانەکەی تۆوا بوو هیچ کێشەیەک نەبوو بەلامەوە وتیان ئێمە خۆمان بە مەحرەمانە نەتیجەکەی دێنەوە بەڵام تۆ ئۆکەی دەرچوویت بڕۆرەوە کە هاتمەوە من بووم بە کارمەندێکی ڕسمی وەکو هەموو کارمەندێکی کە لە بێداریە کارەکە ئەو کارمەندێکی ئێرانی هەموو حەق و حقوقێکم هەیە وتیان ئەبێ ئەم پیاوە لە مدەتێکی فرەکەمە کارتی سەبزی بۆ دروست کرێ جا کەسێک وەکو مامۆستا لوقمان لە ئۆردوگایە و بە سەعات و بە دەقەیەتە دەرەوە چەند فەرقیە لەگەڵ کەسێکا فەرماندار بڵێ بە کارتی بۆ دەفتەر تەمین بڵێ ئەبێ کارتی بۆ بکرێ ینی بزانە بێنە بەر چاوی خۆت لە مدەتێکی کەمە من چوومە دەم کارمەوە ناردمیان بۆ کەرەنتینەی سنە وتیان تۆ کارمەندی دەوڵەتی ئێرانی ئێمە کارتی سەوزەین بە تۆ بەڵام شەرایطمان هەیە باشە بەسەر چاو شەرایطتان هەیە من لە خزمەتتانم 4 وەرەقەی ئەیفۆڕیان بۆیە نام سەعات 9 بەیانی بوو وتیان لەو ڕۆژەوە کە ئەو مەغزەت کارەکە هەتا سەر ئەم مێزە بینوسەرەوە منیش خۆمەزانم ئەمە چییە ئەمانم بیستووە و ئەمانم شنەفتووە و دەرسم خوێندووە من زەلامێکی وانی مەروە یەکەم جارە بێ شتانە بزانم باشە بەسەر چاو محاولەم کرد ئەوەی کە ئەی نووسم وەکو ناوی خۆم لەبەرم بێ اینجا دەیەقە نادەقەیە ئەیهاد ئەیوت ئاغا چەند زاواد هەیە زاوا ناوی بناڵی زاواکانیشت بنووسە خۆشکەزاکانت بنووسە وتم ئەبێ زۆر بەوردی ئەمیشە بکەم کاکە نووسیمەوە 4 وەرەقەی فۆڕ و سەعات 2 دومانی مەڕۆ وەرەقەکانم تەسلیم کرد و وتیان 1 مانگیکە وەرەوە بۆ جوابن 1 مانگیکە ڕۆشتمەوە وتی ئاغا گۆم شوودە باید جارێکی کە بینووسیتەوە من خۆمەزانم مۆزوعەکە چییە گەرەکیانە من قسەیەک دوێنێ نووسیومە ئێمڕۆ شتێکی کەم نووسی بێ لەو مەغزەی خۆما فۆتۆکۆپیم کردو خوا ئەزانێ 25 مانگ من کارم کرد حقوقیان پێ نەیە 25 مانگ لەبەر ئەوە حەزیانە کرد بزانن من چیم ئێخۆ من ئەگەر بیان زانیایە ئەم مەغزم ئەمەیتیایە ئەسڵان سەرنگومیانە کرد لەبەرەوەوان کەسێکی وایان گەرەک نییە ئەبێت تۆ بێ مەغزبی ئەبێت تۆ کاریان بۆ بکەویتی ئاغا ئەبێ بینووسیتەوە 4 دانەجار من نووسیمەوە کاک لە ماوەی 25 مانگە دکتۆر سۆفید مەجیدپور کە مدیری سنەبوو مدیری سەحەی سنەبوو ئەیوت بۆ وات پێکەن وتم وەڵای کاک تۆیان بڵێم چی هەموو مانگێ نامەیەکی بۆ ئەنووسیم بۆ کارگوزینی لە کارگوزینی نیوەی حقوقەکەم چەندێک بوو پێیان ئەیان بە قەرز یانوت ئاغا تۆ ماڵ و مناڵت هەیە کار ئەەکەی بۆ ئێمە دەوڵەت ناداتە ئێمە بە قەرزت دەین یعنی ئەگەر بۆ نمونە 2 ملیۆن تمەن وایە 1 ملیۆنان هەموو مانگی لەسەر مەسئولیاتی خوان و چونکە دڵسۆزی منیان ئەبینی و لەو لاشەوە کارەکەم گیری کردبوو 25 مانگ من کارم کرد حقوقیان پێ نەیە نیوەی حقوقەکەم بە قەرز وەرگرت بۆ پێیان نەیام حەزیانە کرد بزانن ئەمە چیتیایە باشە ئەی خوێندەوە و ئەها دەیوت کاکە تۆ بۆ نوێژەکەی وڵی کاکە لەبەر پاک و تەمیزی نوێژەکەم ئەگەر نوێژ بکەی سوحانە نیوەڕۆ دەستە دەشەوەی گۆرەوەکەت بۆنی نای لەبەرەوە نوێژەکەم باشە بەس خۆ من شاید بووم تای لەبەر خوا نوێژەکەم باش نەبوو ئەبێ بڵێ لەبەر پاک و تەمیزی نوێژەکەم ئێوتیان ئاغا تۆ کارمان وەتەکەم کە وتە من 25 مانگە کارەکەم وەتەک ئێوە ئەی مەگەر ئەمە کار نییە نامە کار نییە ئێمە حقوقێکی کە دەینێ تۆ بزانە پەیمان و ئەحمە و مەحموود چیەکەن هەموو مانگە گزارشی خۆت بێنە لە فڵانە شوێن داینێ حقوقێکی کە دەێنێ وتم وڵی خۆمە کە ئێوە ئێڵێن ئەمە پێڵێن جاسوسی من باکو بە مناڵی وتێتی جاسوسی حرام من جاسوسی ناکەم لەبەرەوە من ئێستا لێرەم شاید بڕۆمە ئەفغانستان بڕۆمە وڵاتێکی کە بڕۆمە تورکیا ئەشێ لەوێ جاسوسی بوون لەبەر بەخوامە بە من ناکرێت ئەگەر کارتان گەرەکە ئەوە من کارەکەم کاریشتان گەرەک نییە بلاخەرە حاڵیان بوو کە ئەمە هیچی تیان نییە ئەبێ وا بێت یانە ئەبێ ئەو وا بزانێ ئەمە هیچی تیانی ئەگەر تایە بێ مشکلەیە لەوە چێ لە شوێنە بنەژرەی من ئەوانم هەموو بەسەر هاتووە ئەوانە هەموو تێی کردووە ئەمە هەموو بەسەر هاتووە خەڵکانێکیش بوو هەر لەگەڵ ئێمە هەر کوردی ئێمە بوو ئەنواع و ئەشکال جاسوسیە کرد بۆ ئێران و دزی و ئەمسەر و ئەوسەروانە بەڵام ئێمە لەسەر مەبدەئێ پەروەردەکراوین نە ئەترسین نە شەرمەکەین و نە خیانە دەکەین
و ئومێدەوارین ئینشاءڵڵا خی گەورە یارمەتیمان بە دیار دوو شتەوە نەخەڵەتێن، یەکەم پوڵ دووەم ئافرەت. ئەمانە ئەخرایە بەردەستی ئێمە بە هەموو جۆرێک، بەڵام کە دوایی زانیان بەخوا شتەکە بێودەیە وتی ئێمە یەک پرسیار لە تۆکەین، یەک پرسیار تۆ ئێمە پرسیارمان لێ کردو ئەهلی تەشەیوع یا تەسەنن، تۆ نووسیوتە من ئەهلی تەسەننم، بۆ سونیت؟ وتم لەسەر ئەم دیوارەکە هاتمە ژوورەوە نووسراوە شیعە و سونی یەک بازوازە، وتە ئیمام خومینیە. من ئیمام خومینی لە ئێوە گەورەترە لەلایەن ئیجا ئەگەر ئیمام خومینی بفەرمێ شیعە و سونی یەک بازوواز، یعنی من و تۆ یەک بازو یەک دەسی، ئەبێ وا جوابی بێتەوە کاک پەیمانگەر. ئەمانە یانێ کەم نەبوون بەسەر منە هاتن 25 مانگ تۆ کار بکەی 4 جار تاریخی حیاتت پێ بنووسنەوە، ئەمە لە پای چی؟ ئەوە زانێ بۆچی کاکە ببەخشە دقیقەن بە ئەو هۆ کە من سوالم لێت کرد، تۆ شتێکە چاو پێکەوت وەختێ کەسایەتێک بێ کە پەرستار بیت و کارە پزیشکی بکەیت لە ناو ئوردوگایەکە سەرڕگەش کەسێک ئەزانیت تقریبن، وەیتە دوکاندارە کوچەیەک سەرڕگەش کەسێک ئەزانێت، زانێت کێ خاسە کێ خراوە. ئەوسا تاقب لە زەمەی کە ئەم دنیای سایبەرە دروست بێت و هەر کەسێ ئەکاونتێکی بێت و مۆبایلێکی سمارتی بەدەستەوە بێت، ئەمریکا لە خەوتنەکەیشتا بتوانێت ببینێت پۆڵێکی فرە سەرفە جاسووسیە کریا بزانن مەحەلەیە چەند کەسی واتیە، چ کارن، پێکاتەکەی چییە، کێ ئەترسێ، نقطە زافەکەی چییە، کێ سەر بە کێس، کێ تەهدیدە، کێ فرسەتە، کێ زەعیفە. بزانە کاکە ما من مثالێ بە خزمەتت مثال ساڵانێکی ئەخیرە لە سەرزەمینە ئێمە شتێک بووگەس و باو خوانەکە مردمێک بە هینێک پەندێ ئەحمەقانە گۆش بکرێن وەکەوەی کە گەرخاهی نەشەوی ڕوسوا هەم ڕەنگە جەماعەت شۆ ئەگەر گەرەکتە ڕوسوانەوی بۆرە هەم ڕەنگە جەماعەت لە سەرزەمینە ئێمە من هیچ ملەتێکم نەدیگە بەم ئەندازە مادی مردمە ئێمە خەیلی مادین بە پێچەوانەوەی کە مردم فکرەکە مردمە ئێمە دینین و مەذهبین، مردمە ئێمە خەیلی مادین و فرەخۆشیان تێ لە کالا و لە مەحسوڵاتە جەدید و لە دنیای علم و لە ئاغای دکتۆر و بە هەر شێوەیە دکتۆر. جەدیدەن شتێ بووگە بەموت 10 ساڵێکە بە ناوی تراپیکردن، سپای پاسداران و دەوڵەتە ئێرانی لە ڕێگەی تراپیکردن و ئەن چێوا لە نەهەنخانەی ئینسانە کوردیا دەریەکیشی ڕەوانشناسەکان و ڕەوانکاوەکان بوونە پێگەی جاسووسیە دەوڵەتە ئێرانی. کابرا چووگە هەرچی تەوەهماتەوە لە زەهنیا، هەرچی فکر و خیاڵەوە لە زەهنیا ڕشکێسی خوار و تحتە ناوە تراپی وە سپا پاسداران کردگیسی فایل لەسەر کاورە. سپا پاسدارانی ئێستازانی لە شاری کرماشانە چەند نەفەر ئەحیانەن لە ناو زەهنە خۆیان خۆشی هات کە لە ژنە فڵانە کەس مەسەلەن. بۆیە من ئەم نوکتەمە لە جەنابەت پرسی و ئەوانیش تقریبەن هەمان کاریان لە جەنابەت گەرەک بووگە ئامار بدەین کێ تێت، کێ ئەڕوا، کێ چکارەس، کێ خاسە، کێ خراوە، کێ زعفی هەز، کێ قووەتی هەست. خب بالئەخەرە هێشتیان بەردەوام بی لە کارەکەت یانیان هێشت؟ من کاک پەیمانگیان لەبەرەوە خۆ دەزانی یعنی من کارێکەکەم بە جددیەکەم هەر لەسەر جدیات بوو لە بیمارستانی کامیاران داوای منیان کردووە چوومە ئەوێ طبعاً لەوێ من لە ئورژانس داهێنام چەند کارمەندێکی بوو منیش وەکو کارمەندانە خەفارەتم مەگرت یعنی ئێوارە سەعات دەوری 2 ڕۆشتم تا 8 بەیانی کەسێک مەسئولمان بوو مەسئولی ئورژانس بوو. ئیتر ئێمە دەفتەرمان هەبوو کە وەختێک کەسێک هات لەوێ ناومان تۆمارە کرد و مەسەلەن زەخمیە هەرچی هەیە و ئەو مەوادێک کە سەرفمانە کرد ئەمان وت بە مەسئولەکەمان ئیمشەو ئەومان سەرف کردووە. دوای 3 مانگ لە دەست بەکاربوونی من لە بیمارستانی کامیاران دکتۆر سۆفی مەجیدپور هات بانگی کرد بە خوارەوە بۆ لای ئەوەختە یادی بەخێر بە ئاغای فەتحی مەسئولی بیمارستانی ئێمە بوو، وتی کاکە لە ئەم مانگە بەدواوە ئیتر با ئەوەشت پێ بڵێم یعنی من کە بۆ دەزانی لە کاروباری دەوڵەتا و لە ئێرانە شۆهرەت بەکارتێت یعنی ئاغای حیمی و کێ و ئەمە ئەوە وتیان وا باشە تۆ شۆهرەتێک دەبێت لەبەرەوە ئێمە کێشەی ئەومان بۆ دروست دەبێت. وتم مشکیلە نییە من لێرەم لە کوردستان لە ئێرانم احتیماڵی هەیە
خەڵکێک هجرەت کە خەڵکێک بێت بۆ لای ئێمە من لێرە نیشتە جێم من باشەوەرەتم ئەنساری بێ شاید وڵاتی ئەمە خەڵکی کێش بوو بە مهاجر با منیش ئەنساری بە وتم کاکەەوە شۆرەتم ئاغای ئەنساری ئیتر کاروشتەکانم کتابوشتەکان هەر باغای ئەنساری هات وەفیتر فامیلم بوو بە ئەنساری دکتۆر سۆفی مەجیدپور وتی لەم مانگە بەعەد ئەبێ ئاغای ئەنساری مەسئولی ئورژانس بێ ئێمە 6 کەس بوون یعنی پەنجمان خەفارە وێکی مەسئولمان بوو اعتراضیان کرد وتیان ئەمە یعنی پەرستارێکی عێراقیە ئێمە 20 ساڵە هاینان بیمارستانات و ئەوەکەی بە مەسئولیتی کاکە گیان ئەم پیاوە ئێمشەو 21 کەس هاتووەتە لای پانسمانی بۆ کردووە یەک دانە پلاستەری سەرف کردووە یەک دانە دوێشە پەرویزی لێرە بۆ 3 کەس هاتوون 8 پلاستەری سەرف کردووە وەڵی لە بان سەریەوە حتا قولەپەی بیپێچی یعنی سەرف نابێت بەچیتان کرد لەبەرەوە ئێمە کەسێکی وامان گەرەکە لەسەر ئەم وەسائلانەوە ئەم دەرمانە بێت لەم بیمارستانە وەکو ئەنساری بێت خۆشتان تێ ئەو مەسئولتانە خۆشتان نایە مەسئولتان نییە لەبەر ئەوەی کە من بەدڵسۆزی وەکو ماڵی خۆم و ئەوانە کارمە کرد یعنی جەماعەتی بیمارستان و مدیری بیمارستان و مدیری سەحەی سنەس دکتۆر سۆفی مەجیدپور زۆر خۆشیان لە من هات کە من لە دەست نەیەن و لەو لاشەوە تەبان پێیان ئەڵێن ئێمە ئەم کارمەندە نازانین چییە مشەخەز نەبووە بۆمان چییە کاری چی بووە لە عێراق خەریکی چی بوو ئێستا خەریکی چیە شاید زەرەری بێ بۆ جمهوری ئیسلامی والحاصل ئەو دیفاعی کردبوو کە ئێمە پێویستمان بەم پیاوە هیچ مشکڵی نییە و دوای 26 مانگ اینجا حقوقەکەیان پێیان منیش حقوقەکەم لەگەڵ کارگزینیا کرد بە دوو لەتەوە لەبەرەوە ماڵیان ناوا بێوانەوەی حقوقەکەیان پێیا بوو جا بۆیە من مامەوە بە دڵسۆزیەکەی من خۆم مامەوە بەوەی کە خۆم کردبوو بە کەڕەی شەربەت هیچ نازانم بەڵام کارەکەم لەبەرەوە تر من مامەوە و ئێدامەمدا بە کارەکەی خۆم هەتا ئەو کاتەی کە کاکە سەدام هجومی کرد بۆ کوێت یەک مانگ پێشەوە شاید ئەمە من بۆیە حەزەکەم شتەکان باسکەم شتگەلێک هەیە لەم شەهادەتێ من احتیمالە خەڵکی عادی لای خۆمان نەیشنە بێ یەک مانگ پێش ئەوەی هجوم بکرێ بۆ کوێت ساڵی 1990 من مدیری بیمارستان بانگی کرد تیاغای ئەنساری وتم بەڵێ وتی وەرە خوارەوە وەتەک دکتۆر لقمان حەکیمە لقمان حەکیمیش ئەوی ژەر کەسێکی ئەڵەبجەیی بوو لای خۆمان بوو ئەوی ژەر وەکو من و دکتۆر فایق گڵپی امتحانیە ئەوش ئێستیخدام بوو لەوتی وەتەک دکتۆر لقمانە وەرنە خوارە وتم باشە 2 بە 2 داینین وتی کاکە گیان من شتێکتان پێژم احتیمالە نەتان بیست بێ عێراق و ئێران ڕێک کەفتون لەسەر ئەوەی کە هەرچی معارەزە و مهاجری عێراقی هەیە تەسلیم بە عێراق بکرێتەوە مقابل بەوە هەرچی معارەزە و مهاجری ئێرانی هەیە تەسلیم بە ئێران بکرێتەوە داش بە داش ئەکرێت لەبەر ئەوە ئەم دوو وڵاتە ڕێککەوتون هیچ مشکڵیان لە بینانیە ئەوە کتابەکەیە لە ئیطلاعاتەوە هاتووە ئەبێ ئەو دوو کارمەندەی ئێوە بە زووترین کات تەسبیح حساب بکەن و پێشیان بڵێن مەوزوعەکە چییە ئێمە زۆر ناڕەحەت بوو بەلای ئێمەوە بەڕاستی یعنی ئەمە ئەگەر ئەمە سەری بگرتایە ڕووی باە نەک هەڵەبجە هەزار هەڵەبجەیتە دروزە بوویەوە بۆ مردمی ئێران و بۆ مردمی عێراق هیچ وەخت ئەمە ڕوو نادات و هیچ وەخت ڕوو نادات بە تایبەتی لە مەناتقە ئێمە اتفاقە ناکەفێت بۆ سەبەبەکەشی داستانێکی درێژداوێنی سیاسیە کە ئێشێ تەعقیبی بکەین و بەم نەتیجە بگەین بەر سوورەت حقەیەکی وزارەتی اطلاعات بووگات و ئەم اتفاقە هیچ وەخت نەبووایە ڕووی بدایە بەڵێ فەرمونون کاکە ئیسماعیل ئەوە ئەزانم کڵاویان یاگە سەرتان هەر لەبەرەوەی شۆڵەکتان لێ بچێن ئێمە یعنی هین بوون یعنی بێتاقەت بووین چوونەوە تر شەو لەگەڵ ماڵ و مناڵە باسمان کرد و ئەوانە و وتیان بە کەسوکاری خۆشتان بڵێن من پرسیارێکی تر بکەم کاکە ئیسماعیل ببەخشن ئایا لە ناوی ئەو کەسانەی کە لە ئوردوگا بوون کەسانێکی متەخەسس وەکو پزیشک وەکو مهندس ئەوانیش توانیان کار بگرن یا هەر جەناب بتوانیت کار بگری بۆ ئەم سوالەکەم چون یەک جۆرێک ئەتوانێت کە قابلە تەوجیه بێت کارکردنە ئێوە بۆ معنا کە ئەو سەردەمانە ئێران تیمە پزیشکی کەم بوو و کادرە پزیشکیشی کەم بوو لە هندوستان پزیشکی هاورد من لەبیرمە و ئەکسەرەتی پیاوەکانی خۆب لەبەرەی شەڕا بوون نیروێ ئینسانی خەدەماتی کەم بوو بۆیە ئەو پرسیارم کرد شاید بەنەوەی بەجێوەی کە هاوردە بکرێ بتوانێت لە هێزە کارە ئەم
دەرچوانەی هەڵبجێشە کەڵکۆت بگیرێت بۆ ئەو سوالم کرد ئایا هەمچین شتێ بوو یا ئێوە نەتان بیست کاک پەیمان فعلەن قسەکەی تۆ ڕاستە یعنی ئێمە لەو بیمارستانە پزیشکێکمان عێراقی بوو من پەرستارێک بووم عێراقی بووم دکتۆر قەمەر حەسەن خەڵکی هندستان بوو دکتۆر زودی خەڵکی پاکستان بوو یەکی کەمان خەڵکی ئەفغانستان بوو یعنی ئێمە 5-6 کەس بووین لەوێ هیچ کامان ئێرانی نەبوون یعنی یەک پزیشک کات ئێرانی بە یەک پزیشک لەبەر ئەوە ئێران زۆر نیازمەند بوو بە کادری سەحی بە کادری بێداری نەک هەر من لەوێ لە شوێنەکانی کەش لە دواب لە سەلاس و باوەجان لە سەقز کارمەندی پزیشکی مەسەرەن وەکو ئێمە ئەوانی ژەر ئیستیخدام بوون بەڵام وەک ئەوەی کە ئیمتیحان بن چەند کەسێکمان ئیمتیحانماندا لەبەرەوە هەبوو پزیشک نەبوو خۆی کردبوو بە پزیشک پەرستار نەبوو خۆی کرد بۆ پەرستار وەختێک ئەیانار بۆ دەفتەر تەمین نەئەچوویتر کارەکەی نەگەیشتە ئەنجام بەس ئێمە چونکە هیچ مشکڵێکمان نەبوو لە شادەکەمانە چون ئیمتیحانیشمان ناو نەتیجەشمان هێنایەوە و ئیستیخدام بووین و کارەکەمان ئیدامە پێیان درۆستە قسەکەی من دروست بوو هەڵبەتە ئەو ئیتفاقیە کە هەبوو ئێمە بە ئێمەیان ود ئێمە چوینەوە لە ماڵ و مناڵ باسمان کرد و زۆر بێتاقەت بووین و ئەوانە بۆ بەیانیەکەی هەر ئێمە شەو بیستمان کە سەدام تەجاوزی بە کوێت کردو کوێتی داگیر کردو ئەوانە بۆ بەیانەکەی چوینەوە بۆ بێداری بۆ سەرکار بانگیان کردویان ئاغاگیان لەبەر ئەوەی کە سەدام هجومی کردو بۆ کوێت بۆ کوێتی داگیر کردووە ئیتفاقیەکە هەڵوەشاوەتەوە دانیشن بۆ خۆتان هیچ مۆزوعێک لە ئاران نییە ئەمە شتێکی ناخۆش بوو بەڵامێتر ئێمە لەوا بووین کە دەنگۆکە بڵاوکەینەوە بەس کە ئەو ئیتفاقە بوو ئیتر ئێمە کپمان کردەوە بەس ئەمە شتێک بوو فعلەن کتاب بوو هاتبوو یعنی لە دەفتەر تەمینەوە هاتبوو هەر ئەوە نەبوو کە ئیطلاعات بێت ئێمە ئاگادار کاتەوە ئەوە بکرایە شاید منی ژەزەوەکو براکەم بێسەر و شوێن بوومایە خۆ ئەگەر هێزگەلێک بووان لە ملالۆلا خۆیان هەڵواسەیە بە خەڵکیکەوە منێک کە سڤیل بووم تەسلیمە کرامەوە وەکو چۆن مەڕێکبەری بۆ سەر بۆ ژەر قەسابخانە و سەری ببڕیە ئەمە هیچ دیفاعکەرێکمان نەبوو بێژگە لەو خوایە بەڵێ ئەوە من ئێستا لە بیمارستانی کامیارانم دوای شەڕی کوێتە کوێت گیراوە دوای ئەوە ئەمریکا ڕەشەکە لە سەدام کە لە کوێ تا بێتە دەرەوە سەدامیش هەڵساوە ئیتفاقی کردووە لەگەڵ وڵاتێکە کە تا دوێنێ بووە هەواپەیمانەکانی ئەم خەلەبانەکانی و ئەوەیان وێران کردو بردومانە ئیتفاق نەکردووە لەگەڵ وڵاتی ئێرانە کە چەند هەواپەیمایەک ئەنێرم تۆ لەوێ لە فرودگا دایانێ تا ئەو کاتێک کە ڕێک ئەکەفین ئەیان هێنمەوە ئەیان فرۆشن بە تۆ لێم ئەکڕی جارێکی کە ئەیان خەمەوە کات و هەروەها من بەهار بوو بەهاری کاک ئیسماعیل ببەخشە من ئازارەتم مەسەڵبەتە ببەخشە ئەمانەی کە جەنابەت ئەفەرمووی تەحلیلاتە تەلەڤیزیۆنیە شاید عەرەبی بێت شاید ئێرانی بێت سەدام حوسێن ئەو جۆرەی کە دەنگۆی دەوڵەتە ئێرانە داوای 1000 میلیارد دلار غەرامەتی جەنگیە کرد دەوڵەتە ئێران کە سەدام حوسێن ترسێکی پێیان نەدا بۆ ئوسوولەن نەیشیەدا ئەو هەواپەیمانەیش کە هاتنە ئێران لە مەیدانە شەڕ دەرچوون تەوەجۆ فەرموون یعنی سەدام حوسێن نەهێناردن هیچ عەقڵێ نایگرێ کە تۆ هەواپەیمایەک هەڵسێنی تۆ بە ئاسمانگێکا کە ئەتوانێت تیرڕەسە هەواپەیماهای ئەمریکایی بێ شکاری بکەن بە ئاسمانگا و ئەو بەفڕێەوە بێتە ئێران کرد لە ئێرانەوە مەحفوظ بە ئێران یەکدانە لەو هەواپەیمانەی نەداوە دانێکیشیان لە جادەی کامێران و میشتۆ من لەبیرم تێت هەواپەیماکانیشمان ئەدی بەسەر کەرماشانەوە هاتن داستانی هەز کاک ئیسماعیل بۆیە من چون ئەمانە زەبتە کردووە تەحلیلات من ڕێزم هەست بۆ تەحلیلە مەردم وەلی تەحلیلەکانیان ئەخەمە بەر پرسیار سەدام حوسێن هیچ وەخت ئەم کارە ناکاوە سەدام حوسێن تەکە ئێرانە ڕێنەیەکە سەدام حوسێن ئاخرین هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەب بوو ئاخرین هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەب و ئوسوولەن ئەوەی کە دراری داستانێکی هەست و ئێشەی بەحسی بکەین بەحسێکی بزانە من فرە کەسێک تێت شەهادەت ئەدات بەر ئەساسە پێشفەرزهای شەهادەت ئەدا کە پێشفەرزەکانی بە نەفع دەوڵەتە ئێران و ویڵاتە متحدەی ئەمریکا دەرەچێ مثالێک بەمە خزمەتت وەختی ساڵی 2003 من لە بریتانیا بووم حملەیان کردە عێراق لە لەندەن و شەقامەکانە لەندەن و جەماعەتە کوردەوارە داگیرکریاگە لەلایەن عێراق و BBC هاتووە سەریانێکێ
پەرچەمێکی بۆ شیان گرتووە دەست و ئەمریکا و بریتانیا و تەنکی و مستر بوش تەنکی و مستر بلور هەڵیانە خستەوە و دایانە خستەوە و هەڵپڕکەیانە کرد. ئەمە ببەسرەوە بە نوکتەیەکی تر بە عەرزکە بە خدمەتت. کەسێک بە ناوی کاک تەیموورە ئەنفالیان بەردە کۆنگرەسە ئەمریکا کە شەهادەت بدات لەسرە ئەنفال و ئەنفال هیچ وەخت نەبووە کەیسە جێنۆسایت. ئێمە لە هیچ شوێکە نازانین کە ئەستفادەی سیاسیمان لێ یەکەن. هەڵپڕینە ئەو کوردانە و عاقبەتی بووگە بەم حەلیمە فاسدە بە ئەربابە ئەمریکایی و ئێرانیوە و ئەو عێراقی کە دریاگەسە دەستە دەوڵەتە ئێرانی بوو بە مەشروعیەتە ئشغاڵە خاکە عێراق تەوەسوتی یاڵەتە متحدەی ئەمریکا. ئاغای تەیموور ئەنفال نەبریا کۆنگرەسە ئەمریکا بۆ خاتری ئەوەی کە ئەمریکایی فرحەزەکە بە ئینسان و کوردی و لە شوێنە مەئاساتە گەڕێ. دەوڵەتە ئەمریکا ئێستا کە ئێستای حتا قەرخڕخڕە قەرزاری جەهان بە تایبەتی سوورپێسەکانی خۆیەسی بە تایبەتی ژاپۆنیەکانەوە لە جەنگی جەهانی دووەمە جێبەجێکردن و بردنی جەزیرەیەک و گەرەکی بوو بە معزەرەتخایەکی ناوی پارلەمانە خۆی جێبەجێ بکانەی کرد وەلی ئاغای تەیموورە ئەنفارەواتە ئەوێ نەمایش ئەدات بە مردمە ئەمریکا کە حزورە ئێمە لە خاکە عێراقا کێڵانە خاکە عێراق ساپۆرت ئەفکارە عمومی و پابلیک ئاپینیەنە ئەمریکای لە پشتاوێک کە ئێمە ڕوویگین مردمە عێراق ئازاد بکەین. بۆ یەکاک اسماعیل من وەزیفەم هەست چون دادگایەکە و ئەمێنێتەوە بۆ تاریخ تحلیل هەیە کە لە شاشەیە خروجیە تلویزیۆن هەیە سەر بە کۆرپۆریشنەکانە منتەقەهات کەسە دەرەوە بیدەمە بەرە پرسیار تا ئەو خروجیە کە ئەمانە گەرەکیانە لێی بێرنە دەرەوە لێی دەفعەکەم. بزانە ناوبردنە لە سەدام حوسێن بە عنوانە دڕندەیەک کە فقط هەڵە دڕێت و فقط پیاگە کوژێت بۆ خاترەوەی جەلال تاڵەبانی و پارتی و حەلیمە کوردستان مەشروع بوێت. ئەمە دیمەنێکە کە لە سەدحەوە مردمە خەڵەتێنێ لە سەدحەوە مردمە خەڵەتێنێ. ئێمە ئەگەر بین تەشریحی بکەین با من نوکتەی عەرزکەمە خزمەتتان ئەمە تکنیکە ئەکسەریەتە دەسەڵاتە فاسدە جنایەتکارە. مەسەڵەن جمهوری ئیسلامی ئێران بۆ خاتری ئەوەی کە سابەتی بکات کە ئەم جنایەتەی کە ئێکا لە سەرزەمینێ مەشتە قەشەنگێکە هەڵەگەڕێتەوە مەسەڵەن دفاعەکە لە جلی قەزەردەکانە فەڕەنسا دفاعەکە لە قیامە پابرەهنەگانە بریتانیا دفاعیان لێکە و ئاغای ئەحمەدی نژاد ئێژێ ئەگەر نیروتان گەرەکە بۆ سەرکوب بەمانەتان نیروتان بۆ بەهەنێرین. ئەم کارە بۆ ئەکا بۆ خاتری ئەوەی بە خەڵکی ئێران بێژێ هاتمان شاکەن تەواو دنیا فاسدە تەواو دنیا گەندەڵە ئێمەش گەندەڵین لە هەموو جێگەیەکی دنیا گەندەڵی هەست ئێمەش گەندەڵین وەلی گەندەڵیە ئێرانی زۆر 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 چاکترە تا گەندەڵە ئەمریکایی. ئەوەسە مەسعودە بارزانی بنەماڵەی تاڵەبانی هەڵەگەڕێن و ئێژین ئێمە فاسدین و گەندەڵین و پیاوکوژین و ئشتبامان کردگە و هیچێنین و بەڵام فاسدێکی کورد ناگۆڕینەوە بە دانەیشی عەرەب نەوانیە فاسد فاسدە و فاسد ئێشی بیگری و جنایەتکاریشی بگری محاکمەیکەی. ئەمە تکنیکە بەکارە بریوە من ئەم تکنیکانە ئەناسم تەوەجۆ ئەفەرمونون کاک ئیسماعیل بۆیە من واجبە سەرشانەمە لە هەر کوێکا کە ئەحساسەکەم فکریەتە ئینسانەکان لەسەر بەستەرێکی تحلیلی تەفسیری و پیشفەرزێکەوە تێت کە کولیەت داستانەکە ئەژڵەژێنێ ئێشێ ئەم حکایەتە پشتڕاست بکەم و ببەخشن دەخاڵەتم کرد سەدام حوسێن هیچ نیرویەکی نەهەناردەگە بۆ ئێران و ئەوانەی دەرچوون خەلەبان هایەک بوون کە لە تاوە زیقکردنە لە ئەرتەشە ئەمریکا هەڕایان کردە ناوە خاکە ئێران و ئێران هەواپەیماکانی بە عنوانە غەنیمەت جەنگی هەڵگر 130 خوبێ هەواپەیمای عێراقی بوون من جملە میگە 29 میگە 29 یا 21 لەبێنم نەماگە دقیق ئەوەڵین هاوپەیمای مافۆق و سەوت و ڕادارگوریزی جەهان کە اتحاد جەماهیرە شەوروی دروستی کردووە سەدام حوسێن بووی. بەڵێ فەرموون کاک پەیمانگیان من ئێستا لە شوێنەکە ئەگەم بە جەنابەت بەرخوردێکم وەتەک تۆ ئابێ ئەگەر من لە هەر شوێنە تحقیقیان لە من کرد ئەبێت دەقاودەق ئەو قسە و بەرخورد و تەعامڵی تۆ بگەڕمەوە کە من لە تۆم بیستووە. درۆستە تۆ بۆچی ڕۆشتووی لەکوێوە هاتووی کێ تۆی ناردووە من نازانم. من تۆم بینی لەو خیابانە وتت سەرمێشێ منیش وەکو پەرستارە تۆم بر بۆ بیمارستان ئێتر تۆ بۆچی هاتووی من کارم بەوەوە نییە.
ئەوە دروستە کاکسمایل فەرمایشەکەت کاملن دروستە ئەو تیکەیە کە فەرمایشت کرد سەدام تەوافقی کردتەکی ئێرانە کا هەواپەیماکان بەهێنێرێ من ئەزانی چێ گەرەکمە ئەم حەریمە بشکێنم ئەمە لاوەم چون من مطمئنم جنابەت ئەم ارتباطات نییە نە لە وزارەتت لە عاتە ئێران دەست بووگە یعنی لەسەرەوە نە لە استخباراتە عێراقی من هەرگەرەکم بوو ئەمە چون بەڵگە ئەکرێ ئەنا هەران چێکە ئێوە بە چاوە خۆتان دیکتانە تەبیعەتەن هەرەوەسەکە ئێوە دیکتانە و من نکۆڵیەکم لێ نەکردگە تا ئەم دقیقە ژێ لە مەلا نەسرەدین پرسیان و ناوەڕاستی دنیا وا لەکوێ قاچیدا بە عەرزاوتی وا لەگرا باوەڕ ناکەن گەزیکەن تێخۆ جنابە لە بیمارستانە کامێران بوویت و جنابە لە ئوردوگای کامێران بوویت و جنابە لە ئێرانە بە عنوانە هەڵهاتوویەکی فاجعی هەڵەبجە زندگیت کردە حەچیە کە ئێژیتی لە نەزەرە ئێمەوە لە منزەرە ئێمەوە مشاهداتە جنابتە بەڵام کە ئەگەڕێتەوە سەر مەسائلە کەلان ئەو وەختە من نەزەرە خۆم بدەم سەبارەت بەم مەوزوعە یانێ بۆ تەنویرە زیاتر دۆستان بەڵێ فەرمون مامۆستا ببەخشە من چەند جارێوەم قەت کرد من ئەوەختە بووم بە مەسوولی ئۆژانسی بیمارستانی کامیاران هەڵبەتە بەهار بوو مەشغوڵی پانسمانی مناڵێک بووم کەفتووە خوارەوە خەریب و تەواو ئەبووم تقریبا سعات دەی بەیانی بوو هەر ئەوە نەمزانی قواتێکی زۆر لە ئیطلاعات هاتنە ناو ئورژانسەوە وتیان ئاغا ئەنساری ئەو مناڵە ماوێتی وتم نانێمە وتی دەی کێوە تەکایە باوکەکەی لەوێ بوو تەخلیەیان کردیانێ ئورژانسیان تەخلیە کرد وتیان کاکە گیان لە قەومەکانی تۆ سێ خەلەبانمان هێناوە لە قەومەکانی تۆ سێ خەلەبانمان هێناوە بیان بینە قسەیان وەتەکا بکە بزانە لەکوێوە هاتوون بۆچی هاتوون اینجا ئەگەر کارێکی پانسمانی شتێک لەو بابەتیان هەیە جەنابەت بۆیان بکە و اینجاتە وەتەکماناوەرە یعنی تەسەورم ناکرد خەلەبان یعنی قەومی من تێ نەگەیشتم وتم چییە یەکیان وتی با جارێ بچینە خوارەوە هاتم سێرەکەم حەوشەی بیمارستان هەمووی قواتە ئیتر هەمووی ئەمبولانسە منیان بردە سەر ئەمبولانسێک مەیتێک لەوێ کەوتی بوو بە چاکەت و پانتۆڵ و بۆین باخەوە بوو پەڕەشوتی بێەوە پەڕەشوت نازانم چەترنجات بڵێ پەڕەشوت هەر پەڕەشوت ئینگلیسیە کە دەستم لیان مردبوو وتم ئەمە فۆتی کردو وتی بەڵە فۆتی کردووە وتی دەی وازی لێبێن ئەمە فۆتی کردووە چوومە سەرەوە بە شەلە شەل و ئەمانە دوو کەسیکیان بۆ هێنام وەکو من و تۆ ئاعتیادی بەجلی چاکەت و پانتۆڵەوە و هیچ مشکلیان نەبوویکیان مقداری دیار بوو زەخمیە بەزیەکیان زۆر سەر و حاڵ و ڕێک و پێک ڕۆژ وتم چییە ئەمە وتی دەستی گرتبوو بەسەریەوە وتی من زەخمیم وتم تۆ کوردی عەرەبی وتی من کوردم وتم چۆن کوردی وتی من خەڵکی هەولێرم وتم ئەی باشە تۆ ئەمان ئەڵێن تۆ تەیاری وتی فعلا من تەیارم وتی ئەوە نەبینی لە خوارەوە وتی ئەوە دوو ئامۆزان منیش بەس خەڵکی هەولێرم و ئەمانە وتم باشە کاکە تۆ بۆ گەیشتوتە تێرە کەوتیتە خوارەوە چی وتی کاکە گیان جارێتە داویەکەم بۆ بکە تر بەقیە دوو بەقیە ویست و سەیرم گڕوتم کردەوە ئەوانە تەبعاً لەم دەیەقا کە من خەریکی پانسمان و ئەمسەر و ئەوسەرم هەمووی ئاوا گۆشیانێ ناوە بزان من چی ئەڵێم چی ناڵێم چی بۆ ئەەکەم چی لێ ئەیەم یعنی ئەگەر دەستم ببردایە بۆ ئەمپۆڵێک سەیریانە کرد بزانە ئەم ئەمپۆڵە چییە شاید شتێک بێ کە ئەوان قبوڵیان نەبێ من بیم لەم خەلەبانە بیکوژی شاید کاری خۆم کردوانە وتم عادەی خواویەکەت سێرەکەم نووسراوە ملازم ئەوەل تەیار فڵان کوڕی فڵان قاعدەی جەوی کەرکووک و تەیارە و ڕقەمی تەیارە و ئەمانە و وتم تۆ چۆن هاتی کاکە گیان وتی کاکە گیان ئێمە هەرسێکمان تەیاری لە قاعدەی جەوی کەرکووک وتی ئیمشەو لە ماڵەوە بووین تەلەفۆنیان بۆ کردوین بەیانی سەعات 8 لە مەتار بن لە فرودگا بن وتی ئێمەش هاتوین وتویانە کاکە گیان ئێوە مقدارێ بەنزینتان بۆ تێەکەین بەسەر خطوتی جەوی کەرکووک سلێمانی سەنەندەج باختەران ئەچن لەوێ استقبالتانەکەن لە فرودگا ئەنیشنەوە کە نیشتنەوە لەوێ ئەوامرتان بۆ دەرەکەین کە چیەکەن وتی بەس ئەوەنە بانزینمان پێ بووە من و ئەوە سێ کەسی وتم تۆ لەکەیەوە لەوێ وتی وەڵام من 11 ساڵە تەیارم لەوێ وتم 11 ساڵە تەیاری دیارە بەشداری حربی عێراق و ئێرانت کردو وتی بەڵێ بەشداری حربی عێراق و ئێرانم کردووە و ئەمانە و
وتی بەس ئەمان نردوویانە بۆی ئەم تیارانە بپارێزرێن ئیتر بەخوا نازانین بە چیمان بەسەرێ بەڵام ئێوتم بۆ واتان بەسەرات وتی کاکە ئێماتین بۆ خوتوتەی کە خۆمان ئەمان ویس و پیان وتین نزیکی باختەران بووینەوە کەس ئێستیقبالی ئەمەی نەکرد کەس نەیوت دابزن کەس ئیشارەتی پێنەیە گەڕاینەوە کە گەڕاینەوە بە مەسیری خۆمانە بگەڕێنە بانزینەکە ئەوەنە بەشی کرد لەسەر جادەی قیری سیارەکانی کامیاران ئێمە نیشتینەوە کاملەن دروستە هاوکماکە من دەبینم تێنیشتەوە لەگرا یەک نوکتت بۆ دەرەکەوێت کە تەحلیلەکەی من دروست بوو کاک ئیسماعیل بزانە ئەمانە نەئەڕۆنە ئەردەن نەئەڕۆنە سووریە ناڕۆنە هیچ وڵاتێکی تر کەکە ئێرانە 8 ساڵ شەڕیان کردگە خوێنیان ڕشتگە سەدام حوسێن بە ئێرانی ئەیوت فڵان نەچێت تەوەجۆکەی تەنیا جێگەی کە ئەمانە ئەتوانن بڕن و ئیتمینان پیا بکەن کە نادرێنەوە دەسە سەدام حوسێن ئێرانە نەهیچکوێکی تر بەڵێ فەرموون وتی ئێمە نیشتینەوە وتی من فاسیلەیەکم دروست کرد ڕێک لەسەر جادەی قیرەکە نیشتمەوە چەترە نژاتی تیارەکەی خۆی نا لەیانەیە بۆ ئەوەی حرەکەتەوە وتی من چەترەکەم هەڵ کرد فعلا نیشتمەوە لەسەر جادەکە بەڵام ئەو دوانەی تر یەکێکیان لە مەسیری جادەکە لێیا کێشای بە تیربەرقێکە ئەویان کە برینار بوو و بەزوتی ئەوی تر کەفتە ناو گەن وشتەکە و بەڕەشوتەکەی هەڵا و بەس چونکە نزم بوو کێشای بە تیارەکە و ئەوە تا ئەو فۆتی کردو ئەمانە ئیتر گەڕان بە باخەڵوشتیانە یعنی تەسەورەکەی یعنی پاکەت و شقارتەکەی ساختی ئێران بوو پاکەت و شقارتەکە کە پێی بوو ساختی ئێران بوو دیار بوو تر لێرەوە کە دووپەل ڕۆشتووە ئەمانە وتی ئێمە ئەوە حاڵوە زەعمانە و من خەڵکی هەولێرم ئەوە ناوی سیانیمە باوکم حەلاقە ماڵمان لە فڵانە شوێنە تۆ عراقی وتم بەڵێ عراق وتی چەند ساڵێ وتم لە زووەوە لێرەم وتم با یەکسەر نەڵێم من خەڵکی هەڵەبجەم و بترسێت چونکە ئەوان ئەگەر ئەوڵ دەفعە بیان زانیای من خەڵکی هەڵەبجەم لەوە ئەچێن حەزیان نەکردای من پاسمانیان کەم لەبەرەوە بە جۆرێکی کەوە چونکە ئێرانیەکان ئیطلاعات ئەیزانی من هەڵەبجەیم و تەزحیە ماوە ئەمانەش خەلەبان و هەڵەبجیان قسم کردووە زۆر مراقەبەی منیانە کرد کە من بزانم چیەکەم وەتەگەڵ ئەمپوڵێکی بۆکەم چۆن پاسمانیان ئەترسان کە من شتێکیان لێ بکەم بەڵام وتم من یەکسەر فکرم کردەوە وتم من ئەشێ معلومات لەمانە وەرگرم بزانم کێن لەکوێوە هاتوون و بۆچی هاتوون اینجا دوای ئەوە طبعا من بەرنایەن لەبەرەوە کەسی کەی وەک منیان دەست ناکەوێت عەرەبی بزانێ و فارسی بزانێ و تەرجمانیان کە وتم حتمما من هەر کارم لە بیمارستانە نییە لەوە چێ یەک دو ڕۆژی کە کاریان بە من بێ ئیطلاعات بۆ ئەم مەوزوعە فعلا دوای ئەو مرد بوو ئەم ساق و سەلیم بوو ئەو دوانەیەکیان کە مردووەیەکیان برینار بوو بەقیەم بۆ کرد ئامۆزای یەکتر و خەڵکی دیالە بوو ئەمەش خەڵکی هەولێر بوو معلوماتم هەموو لێ وەرگتن لەسەر دەفتەرەکە تۆمارم کرد دەسەش لە لام ماوە و اعترافیان کرد بەشداریان کردووە لە حربی عراق و ئێرانە و ئەیوتم لە مۆزوعی هەڵەبجەوانە وتی لە هەڵەبجەش بەشداریمان کردووە زۆر باشە اینجا کە ئیشەکەی من تەواو بوو ئیطلاعات وتیان ئاغای ئەنساری تۆ ئەبێ لەگەڵ ئێمە بی بە ماشینی تایبەتی من لە بینی هەردووکیانە سوار یەکیان لەم لاوە یەکیان لەو لاوە سوار چونکە ئەوان کە زانیان من عراقیم زۆر خۆشییانیان زۆر ئیسلاحەتیان کرد و زۆر حەزیانە کرد من وەتەکییان و بەجێمان مێڵە وتم کاکە خۆ من کارمەندم من پەرستارم خۆ من ناتوانم تا ئەو جەیەکەیەوە ئەتانێ بێوەتەک وتی تا ئەو جەیەکە ئێڵن تۆ وەتەکمانە لەبەرەوە ئێمە ئەترسین نازانین ئەمانە چیمان لێەکەن بەرحاڵ من وەتەکیانە چوون بۆ ئیطلاعات لەوێ وتیان ئاغای ئەنساری بێ وەتەکمانە بۆ فرودگای کرمانشان هەتا فرودگای کرمانشان تقریبا لە بەیانیەوە هەتا ئێوارە هەتا سەعات 10 شەو من لەگەڵیانە ئیتر لەوێ نانیان بۆ هێنان بەر چڵەو کەبابیان هێنابوو برنج و کەبابێکی لە ژێرا بوو کابراوتی ئەی شلەکەی کوا وتم ئەمە بەغانی ئەمە کەرکووک نییە بیخۆر ئەوەیە ئەمە بەتەمای شلەی فاسۆلیا بوو فەقیرە چونکە فێری فاسۆلیا بوو ئەوە هەر ئەیانوت ئەو کوا وتم ئەو لە شوێنێکی کەیە بە تایبەتی ئامۆزاکەی ئەوەی کە وەفاتی کردبوو معلوماتێویشم هەر لابوو من تا ساعت 10 شەو لە تەک ئەوان نابووم چ معلوماتێک کە ئیطلاعات وەری گرتووە لەوان من تەرجمان یعنی هیچ شتێکی کەیان نەوت غەیری ئیطلاعات چه سوالێکی کردیان ئیطلاعات دەیانوت
ئێوە بۆ هاتوون بۆچی هاتوون چەکتان پێ دەمانچە هیچتان پێ نە هیچمان پێ نییە بەس تیارەکە و بانزینەکە ئەینەیان و دوایی چوونە فرودگای کرماشان چیتان وتی نا هەر بچنە ئەوێ ئێمە خۆمان دوایی دەستور عەمەڵی ترتان بۆ ئەنێرین چی ئەگەن و چی ناکەن من وەتەک مەیتەکە وەتەک ئەم دوانە ڕۆشتەمە تا فرودگای کرماشان لەوێش ستافی ئیطلاعاتی فرودگا عینەن شت تا دەیشۆ منیان لەوێ گلدایەوە تەرجمان و تەرتیبات و ئەمسەر و ئەوسەر وتیان ناغا ئەنساری ترێمە کارمان بە تۆ نەماوە چوومە پاڵ هەردووکیان وتم ئێوە طبعا خەڵکی عێراقن من پەرستارم بە عینوانی ئەوەی کە سوێندم خواردووە دژمنەکەشم بێتە لام ئەبێ من پەرستاری بکەم و ئەوەی کە پێویستی بە منە عیلاج و چارەسەری بکەم من هیچ گلەیتان هەیە لە من وتیان نەخێر مەگەر بتکوژین پاداشی تۆ بێنەوە زۆر حاڵمان حەزمانەکە تۆر وەتەکمان نابی وتم من کارم تا ئێرە بووە من لەوێ وەکو پزیشکێک هاتووم وەتەکدانە وەکو تەرجمانێکیش کە خەڵکی عێراقم من وتم بەس حەزەکەم بزانن من خەڵکی ئەو هەڵەبجەیەم کە ئێوە قەسفتان کرد تۆ خەڵکی هەڵەبجەی وتم بەڵێ من خەڵکی هەڵەبجە کەست کوژراوە وتم بەس خۆم و مناڵێکی دوو مانگانە دەرچوو ئەیوتی متەئەسفانە ئێمە یعنی هەر بە شەرمەزارین بەڕاستی یعنی نازانین چی بڵێن بە تۆ بەو حاڵەوە و بەو وەزعەوە لە بەیانیەوە تا ئێستا وەتەگی ئێمایت و اینجا ئێستا لای خەڵکی هەڵەبجەم وەڵی مەگەر بتکوژی تۆ پاداشت بینە ئەگەر ئێمە عومرمان باقی بوو جارێکی کە تۆ گەڕایتەوە بۆ عێراق هەڵبەتە لە تەک قیادەی سەورا ئێمە پاداشتی تۆ ئێنە وتم من قیادەی سەورە پاداشتی یامەوە بەوەی کە کردی بەوەی کە بەسەری هاوردم بەڵام من حەزم کرد ئێوە بزانن کە من نمونەیەکی بچووکم لە خەڵکی هەڵەبجە و ئومێدەوارم جارێکی کە هەڵەبجە دووبارە نەبێتەوە اینجا گەرەکم بوو من بەم خزمەتەی خۆم ئەمە بگەێنم ئەگەر من دوو بۆکزم باە لە ئەوان پانسمانم نەکردنایە ئەطلاعات منی ئەبردە دواوە هەواپەیماکەش نەیەزانی خەلەبانەکەش نەیەزانی من بۆ بۆکزم لێاوە ئەویش منی ئەبردە دواوە کەسێکی کەیە ناپانسمانی کار نەیەزانی هەڵەبجێکیە و نموزەجێکی هەڵەبجیان هەر نەیەبینی من حەزم کرد خزمەتەکانی خۆم بکەم بەوان و معلوماتیان لێ وەرگرم لەلام بێ احتیفاظی پێ بۆ پێشیان بڵێ من نمونەیەکی بچووکی هەڵەبجەم ئەبوایە واتان نەکردایە ئەم لاولای منیان مات کرد معزەرەتە بەڵام تە معزەرەت بە چیە چێ وەختێک کە گەڕامەوە ئیترەوە خەڵگە چوو لەگەڵ هەواپەیماکە عەکسی ئەگرت خەڵگە چوو یعنی چەند مانگێ گەر لەوێ بوون لەبەرە دوایی نەقلیان کرد خۆ دەزانی هەواپەیما خۆروا بەگۆترە ناگوازرێتەوە یعنی نەقلبەڕی گەورە و تایبەتیان هێنا لە فرودگاوە بردنیان ئیتر من ئەو ڕۆژە کاک پەیمان بۆ بەیانیەکەی چوون بۆ بیمارستان لە بەرماڵی خۆمانە سواری ماشین بوو بۆ بیمارستان دانیشتبوو لە پێشەوە یەکێ وتی کاکە دوێکە ئەو کوڕە عێراقیە کە خەلەبانەکانیان بردبوو بۆ لای ئەوەنەی پیاکێشا بوون ئەوەنەی لێیاون دەموقەپۆتی شکاند وەڵایەکی کەش نەیکردە نامەردی وتی کاکە نەوەڵڵا تۆ غەڵەت بەرعەکس تێگەیشتووی خەلەبانەکان کە زانی بیان کوڕەکە پەرستارەکە هەڵەبجێ و لێیاندا بوو کوشتبوویان منیش دانیشتوم نە لێم دراوە نە لە کەسم داوە ئیتر ئەوە بەسەرهاتی من و ئەو سێ تەیارە بوو کە دواییش خوای گەورە منی گەیاندە لای ئەلیکیمیایی و سەرانی بەعز بێژگە سەدام هەر هەمویان من ئەم بەسەرهاتێک کە تا ئێستا بۆ تۆم گێڕاوەتەوە بۆ ئەوانیشم گێڕاوەتەوە و شاید ناتوانم ئەمەی پرات کردەوە بۆ من ئۆکێ خۆ هاتینە سەر ئەسڵە کاریەکە من کل لە داستانێک کە جنابەت گەیتە شەڕە کوێیت و هەواپەیماکان هاتن بالاخره بە سەبر و تەحمل و گشت کەسێ بیستی هەر ئەم دۆسیێت بردە دادگای عێراق و لەوێ ڕوبەڕووی عەلیشیمیایی و مابەقی قسەت کرد هەر ئەمەی تا ئەم دەقیقە دروستە بەس من یەک سوعالم هەست مدعی العموم دادستان بەرەستەر چی وت ئقامەی دەعوا و ئیتهامە عەلی شیمیایی چ بوو یعنی جینۆساید بوو جنایەتە جەنگی بوو ئستەفادەکردن لە چەکە مەمنوعە بوو چ بوو کە جەنابەت بۆ ئەو شەهادەتە بریایتە دادگای سەدام کاک بەمەنگیان تۆ زۆر خەستەی زۆر مانووی و منیش خەریکە شەحنی مۆبایلەکەم دابەزێت لێرە هەواپەیماکانم بەجێهێشت
ئەوە من سواری ماشین بووم بۆ بیمارستانەشم خەڵگەڵێ دای لە پەرستارەکە وتی نەوەڵا پەرستارەکە داوی لەوان من لێرە بخوا دەست پێکم ئەگەر کاک اسماعیل ببەخشە ببەخشە کاک اسماعیل ببەخشە من ماندوو نییەم بابەتە ئەم مەسئلە من گەرەکمە ئیستە بە جێگەیەک بگەم سەرکە کاک اسماعیل ئەزانم جەنابەت شارجت خەریکە تەواو ئەوێ تەشریفەوە نەدەرەوە من گەرەکمە بە یەک نەتیجە بگەم گەرەکمە بە بازی سیاسی پێی بووم داستانە ئێوە بسیار شنیدنی بوو بۆ ئێوە هەڵەبژێرن و بۆ ئێوە ئەوەنە دادگای سەدام حوسێن کە ئەم داستانەیژی بزانە کاک اسماعیل هیچ کام لەوانەیە کە جەنابەت وتت لە هیچ دادگایەکی دنیا هیچ کەسێکی پێ مەحکوم ناکرێ سوالە من ئەمەسە حکوومەتە هەرێم ئێوەی برد کێ ئێوەی انتخاب کرد مدعی العموم چه طرح شکایەتێکی لە سەدام حوسێن کرد چه پێویستیەکیە کرد شاهدینە هەڵەبجە بڕۆنە ئەوێ ئەم قسە تەرحکەن کە ئەم قسە هیچ محلێکی ئەمە نەمایشە بە قەوڵە کوردی ئێژێ کلکە ڕێوی تێرنەوە دەمە ئێمە بۆچی کەسانێک بەعنوانە شاهد ئەوە نەوێ ئێمە ئەسڵەن نازانین مدعی العموم چی تەرح کردگە بەر عەلەیه سەدام حوسێن من دیسانەوە تکراری ئەەکەم و ئەگەر جەنابەت تەعقیبە پڕۆژەیە جینۆساید نەکەی جنایەتە بەر عەلەیه بەشەریەت و جنایەتە سیستەماتیک نەکەی ئەو جار ئەبعادی ئەمە مشەخص ناوێتەوە بۆیە ئەم شەهادەتە کە ئەورێتە ئەوێ فقط یەک شتە نەمایشێک ئەدرێت لە موسیبەتە ئینسانهایی جەنگ زەدە بەدەسە کابرایەکۆ کە ئەم شەڕەی پێیان تەحمیل کردگە یا ئەم کارەی کردگە وەلێ هەروواکە خەلەبانەکە جوابی جەنابەتی داوە و جەنابەت بە مشت لێت نەدا و ئەویش بە مشت نەیدا لە جەنابەت وەفرە احترامە گرتن ئەمە شەڕە و نقڵ و نەباتیا بەش ناکرێت و شەرمندەین و دەسمانیاگۆ دوکمەیەکاوتەوە و بڕیاوە نە هیچ خەلەبانێکی ئەمریکایی نە ئەوانەی ئەبوو غەرەیب هیچ کامیان نەبریان و محاکمە نەکریان و لە سێدارە نەدریان و کەس جۆرج بۆشی نەگرت و نەنەوی لە پشتم ملی و بێژێت تۆ ملیۆنی خەڵکی ئەفغانە و کوشت و 2 میلیۆن خەڵکە عێراقی و کوشت و هیچ کەس نهادەم کارانە بکە کەس نەنەویگە لە بۆقم لە ئوردوغان بێژێت تۆ خەڵکە کوژیت و کەس نەنەوەی لە بۆقمە لە عەلی خامنەی بێژێت تۆ لەگرا سەپسپاهت بۆ هەناردە سووریە و بزانە کاکە ئیسماعیل ئێمە یەکتی داعنین دکومنتێکی تاریخی حزور جەنابەت دەگرا بۆ ئێمە یەک چت تا ئەم دقیقە پشڕاستەکاتەوە دادگاه سەدام حوسێن کولن دادگاهێکی نەمایشیە هیچ ئجرائیاتێکی قانونی نێ لە پشتا هیچ حقیقەتێ تعقیب ناکرێت کە بدرێتە دەرەوە وە کەسانێک هەڵ ئەگیرێن کەسێکی خوشسوخەن خوشڕووی وەکو جەنابەت ئەوەنە ئەوێ دای ئەنێن داستانە زندگیە پڕ لە مەئاساتە خۆت تعریفەکەی وفقط تعریفیەکەی هیچ چ بوو سەدام حوسێن چ بوو حەفی بوو دیکتاتۆر بوو جینۆسایدی کرد سیستەماتیک ئەم کارەی کرد پیا و کوش بوو تەوەجۆ فەرمیە قەرارە ئێژێ بە فارسی ئێژێ ئەگەر قەرارە هەست مەستگیرند هەرەنچە دەرشا هەر هەستگیرند ئەگەر قەرارە ئینسانە مەست بگرن نشێ تەواوی شار بگرن ئەر قەرارە پیا و کوش بگرن نشێ لای لەم کوڕەی زەمینە بگرن دەی بۆ نایگرن بۆ سەدام حوسێن من ئەزانی ئەم مەسئلە بۆیە بۆ مهمە و ئەگەر جەنابەت یا کۆتا ئشارەی پێ بکەن یا حتمما وعد بدەن کە دادگای سەدام بەحس بکەن چون بسیار مهمە کە ئەمە بەسەر مەنزڵێ بگەینین بە جێگەی بفهمین چه خەوەرە بۆ من مهمە کە جەنابەت لە تەریقی کێوە پێشنەهات کریای بەم دادگا و جەنابەت خوێن تۆ ئەڕۆی بەر عەلەیه چی شکایەتەکەی ێژی سەدام حوسێن پیا و کوش بوو جینۆسایدی کرد چی کرد مەسەڵەن ئێستەمە دادگامەندانیاگە داوامان لە جەنابەت کرد ئینسانێکی ناسریاگە بە شەخصیەتە بە پرینسیبێکە لە ناوی مردمە خۆیان خۆشەویستە و کەسێکە کە بە تاریخێکا تێپەڕیگە وتمان ئەمە دادگای وجدانە ئومەتە کوردیە گەرەکمانە لە جینۆسایدە ئومەتە کوردی بکۆڕینەوە بۆیە من ئەم سوالانە لە جەنابەت دەکەم وە لە هەر کوێیەکی شاکە واجبە بۆ خاترەوەی بارەکە نەکەوێتەوە باری دزیە نەکەوێت و یە شتێکە ئەسڵەن محلێکی لە عێراب نییەوە بە جۆرم شناساییش ناکرێت لە هیچ کوێیەکە نەڕوا بەرەو ئەو مەسیرە ئێمە تاقیبی بکەین بزانین کێها دەستیان لە پشت ئەم پەردە بوو کێها بەم جێگە گەیاندی لەزان فرە مهمە کە جەنابەت ئیشارە بکەی یەک کێ ئێوەی هەڵبژار بڕۆن بۆ شەهادەت کێ ئەمانەی انتخابە کرد کێ بڕوا شەهادەت بە کێ شەهادەت نەدا دوو
مدعي العموم چه طرح شکایەتێکی کرد بوو بەڵگەیەک لەو طرح شکایەتە بەر عليه سەدام کە منجر ببوو بە شەهادەتە ئێوە بەر عليه سەدام حوسێن موجودە لەلایەوە کۆپیەکەی موجودە فەرموون کاکسمان مامسا پەیمانگیان من عرضم کردی وتم خەریکە شەحنی مۆبایلەکە تەواوە بێ ئەوەی کە تۆ گەرەکتە لە دڵی توایە لە دڵی منیشایە و حەزەکەم لە کەش و هەوایەک و لە وەختێکی ترا هەمووی تەرحکەین و جوابی هەموو پرسیارەکانت بەمەوە بەخێرن تۆ و هەموو بینەر و خۆشەویستەکان بەخوای گەورە سپێرم تا کاتێکە گەنستی بوو من لە خزمەتتەم سەرچاو دایەوە خۆش یەکێک لە یارانە ئاخێز ئەگەر دەتوانێت کامێراکە بگرێتە دەنگە من باش بێت ئەگەر یەکێک لە یاران ئاخێز دەتوانێت کامێراکە بگرێت بۆ خاترەوەی دەنگی من باش بێت کامێراکە بگرێت لوتفەن شەوتان بەخێر کاک پەیمان شەوت بەخێر کاکی گیان ئەتوانی کامێراکەت بگری بەرەو سەقفەکە من قسەکەم هەر تاریک بێت کافیە ئۆکێ اتفاقێکە لە دادگای هێژدە کەفت و ئێمە گەرەکمان و پێی بگەین لەو بەعدەیتە لە جنایەت سەرپۆش داخستن بوو لەسەر جینۆسایدە هەڵەبجە و بە جینۆسایدکردنە هەڵەبجە متاسفانە کاک اسماعیل وەختی نەبوو وە چارجە مۆبایلەکەی نەیکێشاکە ئێمە بەردەوام بین لەسەر ئەم مەسەلە بەڕوویەکی ترۆ تۆزێک تەکە کەسانێکە کە کارە حیزبیەکەن و کارە حیزبی لە چوارچێوەی حکوومەتیاکەن سەختە دیپلۆماتیک قسەکەن ئەوەی کە پێیان خۆش بێ ئێژنی ئەوەی کە پێیان خۆش نەبێت نایژنی و کاک اسماعیل ئەمشەو متعاسفانە قەترچەکانی لەگەڵ ئێمە بەرخوردی کرد ئێمە بۆمان مهم بوو کە بزانین وەختی ئەگەینە دادگای سەدام حوسێن بەم گشتە جوزئیاتەوە کە هاتین بالئەخەرە ئێمە بفەهمین کێ دادگای سەدام حوسێنەواتە ڕێوە کێ اتهام و طرح اتهامەکە بەر عەلەیه سەدام حوسێن طرح اتهامەکە چه شەکڵیە جینۆسایدە قەتڵە بۆ سەدام حوسێن لەسەر کوشتن چەند عەرەبە لادێل دوجەیل ئیعدامەکرێ حەقە خەڵکە عێراق بوو حەقە ئێمە بوو حەقە خەڵکە کوردەوار بوو لە ئەبعاد جنایەت و تەوتەعیە نێودەوڵەتیە دەوڵەتەکان بەرسەر سەرزەمینە کوردەوارە ئاگاه بێت و ئاگادار بێت ئەمە دادگای وجدانە ئومەتە کوردیە من تا ئەوەی لە تاوان مابێت تا ئەوەی کە دانایی بێت و لە وجودە منە دانراوێت وەموو هەڵکێشیش بوێت ئەبعادە ئەم جنایەتە من دەرتێرم و نایەڵم تریبونە گەورەکانە دەوڵەتەکان حکوومەتە جنایەتکارانە هەرێم دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی سەرەمارەکە نظامە سوڵتەی جەهانی ئەم مەردمی ئێمە لە بێخەبەریە لە عەدەمە قەتعیەتە لە نەبوونە تەشخیصە دۆست و دوژمنە لە گەمار و دانا و لە تەزریقە حماقەت و بەلاهەتە بەناوە ئومەتە ئێمە لە تەریقە شەبەکەهای ماهوارەیی بەرنامەهای تەلەڤیزیۆنی پسپۆڕ و نخبەی خۆیانەوە بەردەوامی بکەن ئەم جینۆسایدە ئومەتە کوردیە ئێمە ئەو ئیجازە نادەین تا ئەوەی کە تەوانمان بێت تا ئەوەی کە بتوانین بۆیە واجبە کەسانێک کە بەشدار ئەبن لەم دادگا تەکلیفیان پێکە خۆیانە مشەخەص بکەن و
دروستە مەجالێک کە ئێمە مەئاساتە مردم ئەبیسین، دروستە ئێمە زەجر و دەردەکانە مردم ئەبیسین، بەڵام زەجر و دەردە مردم ئەگەر پێوانە و سنگومەنی بەدەستەوە نەوێ هیچ معنایەکی نییە، فقط ئەوێتە زەحمەت. هەنا ئەڕێنت وتی ئینسانەکان وەختێ فقط لە بەڕووبوومی تەبیعەت ئەیان خوارد دەورانە زەحمەتیان بوو، بەڵام وەختێ ئەبزاریان دروست کرد وتوانیان ڕواڵەتە تەبیعەت بگۆڕن کاریان کرد و کار ئەمێنێتەوە. ئێمە دەبێت کە نەمانگەرەکەی تر فقط زەحمەت بکێشین. تەمامی ئەوانەی کە لە فاجعەی هەڵەبجە و جینۆسایدە هەڵەبجە کەسیان مردگە قیامەتیان بووگن تا بە ئەم دەقیقە، شاید خۆیان خەبەریان نەبێت ئەبعادێک کە تا بە ئێمڕۆ هاوردیانی چه شکلی بوو چۆن بوو و ئەوە کار ئێمەس کە بە ئەوان بێژین چه شکلی بوو. من لە سەرەتایم دیبەتەوە وتم هەر کە سەنگومەنی بەدەستەوە نەوێت ناتوانێت هیچ قەزاوەتی بکات، ناتوانێت هیچ تەحلیلی بکات. بۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەتوانێم دادگانە بەڕێوە بوات چون سەنگومەنی واپێ، چون تەحلیلی لەسەر ئەوزاع جەهان هەست، لەسەر بازیەکان هەست، لەسەر ئەوەی کە دەوڵەتە ئێران چۆن داهەندرێ، عێراق چۆن داهەندرێ، تورکیە چۆن داهەندرێ، حاڵ و ڕۆژە سەرزەمینە کوردەوار چی پێتێ، پلانەکان چۆن بوون، چۆن ئەم سەرزەمینە داگیر کریا. ئەوەی تۆ هەمووی کۆکەیتەوە لەوەی کە سەدام حوسێن پیاو کوش بوو حەزیە کرد پیاو بکوژێ، بۆ بەدەسە خۆی کەسێکی کوش تا لەزەت بووە لەم جنونە نێرۆن بوو. چۆن ڕاهبەری یەک سەرزەمینێ یەک دەوڵەتێ فقط حەزەکە ئینسانەکان بکوژێ ئەگەر پرۆژەیەکی تری نیە لە پشتە. کامە پرۆژەوا لە پشتیە؟ چی بوو؟ قینیە هات لە خەڵکە هەڵەبجە؟ ئەی بۆ خەڵکی هەولێر و سلێمانی و کەرکووکیشی نەکوشت، فقط نەکوشت. لەگرە داستانێ مەوجودە، داستانی سوڵتەی دەوڵەتەکانە بەسەر سەرزەمینە کوردەوارەوە. تۆ ئێشێ شکل و قەبارەی دەوڵەت دەربێریت، ئێشێ دەوڵەت دروستکەی، ئەم دەوڵەتە شاری گەرەکە، ئوردوگای گەرەکە، خەڵکی تێخەی، خەڵکێک کە پەراکەندەست بەسەر ئەم سەرزەمینەوە، ئێشێ خڕیان کەیت و بیریتیان، ئیدەیەکیان تەتمیعەکەی، ئیدەیەکیان پاڵ پێوە بنی، شێوەی ژیانیان بگۆڕی، شەڕ بخەیتە بەینیان، تا چۆڵیکەن، تا کۆنترۆلیان کەی، تا بێنە ناوی شارەکان و مجتەمەعەکان، تا پاسپۆرتی تۆ بگرن، هۆڤیەی تۆ بگرن، بڕۆنە ژێری قانون و یاسای تۆ. ئەمانە بێ سەنگومەن تەحلیل ناکرێت. دادگاه ناتوانێت بێ ئەوەی کە سەنگومەنی بێت هیچ قەزاوەتی بکات. دینی ئیسلام معنایەکی نییە ئەگەر قورعانێ نەبێت، شەریعەت معنایەکی نییە ئەگەر حەدیث و سنەتە پێغەمبەر نەوێت، چون قورعان تەمامی مشاکل اجتماعی تیان نییە. بێ سەنگومەن ئیمکانی نییە ئێمە بفەهمین چ لە هەڵەبجە کەوت. سەدام حوسێن قاتڵ بووە وا لە خەوی خەڵکی کوشتووە چوو. نەوشیروان مستەفای جنایەتکار بوو وەلێ نەیانەزانی و ئەحمەق بوو. ئەمە نە ئەوێت و جواب نە لێکۆڵینەوە نە دەرهاوردنە جەریاناتە تاریخی. بۆیە من ئێژم واجبە کە تۆ بە سەنگومەنێک بێتە ناوی داستان. گشت کەسێ باوەڵی کردگە سەدام حوسێنم گشتە خەڵکی کوشت بەتەکە ئێرانە مامەڵەی کرد هەواپێما بە یەک ڕەدوو بەدڵکەن. سەدام حوسێن بوو چی ئیشی هەواپێما بەهنێرێ بۆ ئێران؟ ئێرانێک کە تەکی ئاشەڕی کردگە 1000 ملیار دلار غەرامەتە جەنگی ئێران مدعیە کە بیدا و سەدام حوسێن نایداتی. بۆچی ئیشی بیداتێ؟ دوای ئەگەر واسە بۆچی هەواپێماکانی تێن لەسەر ئاسفالتەکەەوە دانیشن، لەسەر باندە فرودگا دانانیشن؟ کابرایەت لە عاتیە پرسێت تۆ دەوانچەوە پێ بوو؟ دەوانچە وا پێ دێت خۆت ڕوتە کردگەس و گەڕیاگی پێ کوتشەواڵە پێداگە کردگەسیە بەری ترەمە سوعالەتەوەیگەی تەوەجۆکەن هەر بەمانە مردمە ئێمە کاول بووگە کاکە، هەر بەم پێشفەرزانە مردمە ئێمە کابول. دادگای سەدام حوسێن مدعی العمومی کێ بوو؟ چه تەرح و ئیقامەی دەعوایەکی کرد؟ متهمین بە چه ئتهامێک و خەریک و محاکمە کریان؟ ئەگەر کەیسە هەڵەبجە نەکریا بوو ئەم بەرادەرانە بوو چون شەهادەتیاندا. کلکە ڕێوی تێرنەوە دەمانەوە کاکە، گشتتان گەلە کۆمەتان کردگەم ئومەتە نابودکەن بە ئەربابە ئەمریکایی و یەهودیتانەوە تا دەوڵەتە جوولەکەی ئێرانی و جنایەتکارانە حەلیم و دەستنشاندەگانە جنایەتکارە بەغای ئەمڕۆژی و
بۆ ئەم گەلە کۆماکرێ لە ئومەتە و ئەم مەردەمە بۆ خۆشی حەزی پێیەکە. ئێمە ئێژین جێنۆسایدە هەڵەبجێ خەڵکە ڕێژەی کارەساتی هەڵەبجێ داستانێکمان هەست ئێمە لە کاولکاریە لەم سەرزەمینە. ئەمە وەزیفەیە دادگاهە قیامەتیان هەڵەبجەس ئەم ئەبعادە بخاتە ڕێ و دەری بێرێت. هەر کەسێک هەر نەقڵ و حەکایەتێکی واپێ حزوری لەم دادگا مفیدە و ئێمە سعیەکەین لە هەر داستانێکی لە هەر مەسئلەیەکی ئەو بەشانەی کە مستەتەرن پنهانن و خۆی نایوێنێ دەری بێرین تاوەبەر قەزاوەت مردم بکەوێت تا ئەم دقیقە دەوڵەتە ئێرانی متهم ردیفە ئەوڵە وەکو دەوڵەتە عێراقی و دەوڵەتە ئەمریکا و لە کنارە ئەمانە لەمانە جنایەتکارتر و متهمتر کەسانێکن کە لە جامەی کوردەوە هاتنە دەرەوە کوردیان گرت و تا ئەم دقیقە بردیان هەڵەبجە یەک سانیەی کارامە حیزبانە بووبە. ئەمانەی بەرساختەی دەوڵەتەکان ڕووناکویر و پسپۆڕ و حیزب و ئەمانە لە تەیە 100 ساڵە ڕابردووە دەمۆگرافیای سەردەمینە ئێمەیان گۆڕا، بافتە جەمعیەتیان گۆڕا، میراتە ئێمەیان لەبین برد، فەرهەنگە ئێمەیان لەبین برد، مێژووی ئێمەیان لەبین برد و حاڵە وەزع ئێمە ئەمڕۆ بە ئەگرا کێشیانە نایەوە خۆش.